بەناوی خوای بەرز و بێهاوتا سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستانمان تاعات و ڕۆژوتان قبول بێت ئینشاءالله. ئازانمان ئەم شەویش ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم مامۆستا فاتح لە خزمەت ئێوەی ئازیز دەبین لە بەرنامەی سیگەوهەر بەو هیوایە ئەو بابەتانی کە ئەمڕۆ پێشکەش بە ئێوەی ئازیز و خۆشەویستی دەکەین بەدڵی ئێوە بێت و سوودمە من لە تەواوی ئەو بابەتانی کە پێشکەشتان دەکەین. فەرموو مامۆستاگیان. دەست خۆش بێکەنگ دانیەرگیان، خۆشحاڵم بڕۆکە بازم دوم جارمانە شانازی موفق إن شاء الله خوشويسي. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله صلى الله عليه وسلم. جوهري بيستمي امرمان أكشبر وشوزور بيروزكاني شواني قدر كم شوي بيستويكي مانجي بيروزي رمضان وميدكين إن شاء الله شوي قدر يكم كوبلا خۆ ئامادەکردن و یەکەم ئاهەنگی شەوەکانی قەدر دەست پێکات. خۆشحاڵین کە لە شەوێکیەوە نەموبارەک و لە ڕۆژێکە کە فەتحی مەکە کراوە کاک دانیار، ڕۆژێکی زۆر مبارەکی ئەمڕۆ لە خزمەتەوەی ئازیز و خۆشەویستین. هەزاران هەزار سەلام و ڕەحمەت و بەرەکەت لە ئێوەی ئازیز و خۆشەویست، لە سەرجەم بینەران و هەروەها بیسەران و هەموو ئەوانەی کە بەڕاستی چاوەڕوانی ئەم بەرنامە ناوازەیە کە نێواران و لە شەوانە ئێمە لە سیگەوهەرە لە خزمەتیەوەی بەڕێز و خۆشەویستین و بەردەوامە بین هەتاوەکو جەژن و تەسلیم بە جەژنی ڕەمەزانی پیرۆستانەکەین بە گەردە نازایی ئینشاءالله. دەست خۆش بە مامۆستاگیان، من هەمیشە کە شەوانی قەدر دێت و نزیکە بێتەوە، ینی بیرەکەمەوە کە خۆی باڵا دەست فەزڵێکی گەورەیە بە موسڵمانان، یان ئێمە شەوێکی تێدایە کە هەزار زیاتر ئەوەندە ساڵ تێدا بە عیبادەت بۆمان حسابە بێ و دەتوانین عیبادەتی تێدا بکەین. یانی ئەگەر تەمەنمان زۆر بێت هەموو ساڵ ئەمە بێ چەند ساڵ عیبادەتمان بۆ ئەنووسێ بە یەکشەوە، یعنی ئەم فەزڵە بە ئومەتانی پێشووتر نەدراوە. هەر بۆیە لە ڕۆژی دواییشدا ئومەتی پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم فەزلی هەیە بەسەر ئومەتەکانی دیکەوە. هەر لە بەرەمەیە کە ئینشاءالله هەموو لایەکمان ئەم شەوانە زیندوو بکەینەوە بە عیبادەت و بە پەرستش و بە نوێژ و تەراویح و هەروەها لەگەڵیشیدا لە خزمەت قورئانی پیرۆز دابین و زیاتر عیبادەتی تێدا ئەنجام دەین. مامۆستاگیان بابەتێکی دیکەشمان هەیە هەر ئەمڕۆ باسیەکەین کە ئەمە زیاتر پەیوەستە بۆ کەسانی کە وەرزش ئەنجام دەدەن و لە هۆڵەکانی وەرزشن یاخود ئەو کەسانەشی کە لە ماڵەوە وەرزش ئەنجام دەدەن. ڕاهێنەرێکی نێودەوڵەتی و پاڵەوانێکی نێودەوڵەتی لە جوانی میوانمان دەبێت، باز لە کۆمەڵێک ڕاهێنان دەکات، باز لە گرنگی وەرزش دەکات، وەروە باز لە شێوازەکانی وەرزشیش دەکات لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا کە پێویستە گەنجان یاخود ئەو کەسانەی کە دەیانەوێت وەرزش ئەنجام بدەن چۆنی ئەنجامی بدەن. لەگەڵ یا زۆرێک لە گەنجان لەم مانگەدا دائەبڕێن زیاتر پێوەستە بن بە مزگەوت و بە عیبادەت و بەڵام دەکرێت لەگەڵ یا دانەبڕێت و لە ماڵەوە چەند کاژمێرێکی کەم خۆیان خێری بکەن بە وەرزشکردنەوە. لەو بارەت زیاتر ئەو ڕاهێنەرەمان کۆمەڵی ڕێنماییمان ئەداتەوە. لەگەڵ یا کاک نەریمان و کاک دیار ئەمڕۆ شەر لەگەڵمان نابن. سڵاوی خواتان لێبێت. سڵاو لە تۆ لەیۆش. ئەمڕۆ چیمان بۆ ئامادەکەن ئینشاءڵڵا؟ ئەمڕۆ من مەقلوبەیەک حاز دەکەم، بەڵێ لەگەڵ شلەی قیمەیە و سوبێکی خۆشیش کاک دەریبان دروستێکات. جاچیمان یە کاکە شمان زۆرە ئەمڕۆ دیارە ئەوین ناوەکانیشی کوردیە، ناوەکانی یاشە بەخوا نایەکەی بەس ناوەکەم گۆڕیەوە منەوە کاک دیارە ئێستا زۆر لەو پێش باسمانە کرد ئەو ناوتم بەخوا کاک شەف بۆی ناونەوە ناوەکەی بگۆڕهانم کردی بە چی مریشک بەفڕن خۆی ناوی چییە؟ ناو ئەژنەبەکەی چییە؟ ناو ئەژنە بەخۆن ئەم زۆر هینە قوڵێ هین هیندۆچە هەر مریشکەکە نیەتر بۆ ئەم ئەخۆ هیچە بەس ئەو ناویشی هەیە. ئەوە خواردی کوێ؟ ئەڵمانی. شێف نەریمان ئەڵمانیا. بەڵێ باشە وڵاتانە زیاتر حەزیان بە چ زۆرە خواردنێکە؟ وەڵای زیاتر ئەوان حەزیان بە شتە غەربیەکانە بۆ نمونە شتە سەریعەکان خواردنە سەریعەکان خواردنی سەرێ بە ئام حەزیان لێ ئەوان، ینی مەسەڵەن شاورمەیە ینی کنتاکیە سکالوپە گاردن بلووە ئەم شتانە زۆر بەکارێن ئەوان. تەمەڵیە دیار ڕاستەکە تەمەڵیە لەبەرەوەیان وەڵای تەمەڵین کاک دیارەزین چۆن ئەوروپاش وەکو یێرەن تەمەڵیە شێف نەریمان ڕازی نابێت. دەستان خۆش بەدواتر دێنە لاتان پێگاتەی خۆراک و بابەتی خواردنەکەتان باسەکەین ئینشاءڵڵا. مامۆستاگیان قورئان خوێنێکیشمان لەگەڵایە کاک ئایاد غەفور بابانی، کاک ئایاد بەخێر بێی. خوا بەخێر بێ. خۆشحاڵی بەخێر بێ ئەخوا. مامۆستاگیان دانیشتین فەرموو سەر بەڕۆی سەر. کاک ئایاد خوا بەخێر بێ. سەرچاومان پێمان خۆشە پێشەکی گوێبیستی چەند ئاەتی لە قورئانی پیرۆز بین ئینشاءڵڵا بە دەنگی بەڕێستان. خێر بێ یاخوا.
أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. أولم ير الإنسان أنا خلقناه من نطفة فإذا هو خصيم مبين. وضرب لنا مثلا ونسي خلقه قال من يحيي العظام وهي رميم. قل يحييها الذي أنشأها أول مرة وهو بكل خلق عليم. أولم ير الإنسان أنا خلقناه من نطفة فإذا هو خصيم مبين. وضرب لنا مثلا ونسي خلقه قال من يحيي العظام وهي رميم. قل يحييها الذي أنشأها أول مرة وهو بكل خلق عليم. الذي جعل لكم من الشجر الأخضر نارا فإذا أنتم منه توقدون. أوليس الذي خلق السماوات والأرض بقادر على أن يخلق مثلهم بلى وهو الخلاق العليم. إنما أمره إذا أراد شيئا أن يقول له كن فيكون. فسبحان الذي بيده ملكوت كل شيء وإليه ترجعون.
وإليه ترجعون وإليه ترجعون بسم الله الرحمن الرحيم قاف والقرآن المجيد بل عجبوا أن جاءهم منهم منذر منهم فقال الكافرون هذا شيء عجيب فقال الكافرون هذا شيء عجيب صدق الله العظيم. بارك الله موسى ورزاوك إن شاء الله سركوتوبي إن شاء الله كاكا يدلك هي سرقالي قرآن خويندن قراءة بانگدان الشوازكاني بانگداني الحمد لله يعني لتماني من دالي وخلاي قرآن خويندنم هبوا هل لتماني 4 ساڵی 5 ساڵی و چوومە تەبەر قورآن خوێندن الحمد لله پاشانیش لە تەمەنی 13 ساڵی 14 ساڵە دەستم کردووە بە بانگبێژی هەتاوەکو سپاس بەخوای گەورە لە ساڵی 2019 دەورەیەکی فێربوونی بانگم خوێند سەنەد و ئیجازەی یەکەمە بەدەستێنا پاشان لە ساڵی 2020 جارێکی دیکە چوومە بەر خوێندن لای جنابی ماوەسا عەبدوڕەحمان ئەمین جەباری جاری یەکەم لە خزمەت ماوەسا محەممەد عەبدوڕەحیم هەبووم جاری سێمیش لە ساڵی 2021 بوو لە لای مامۆسای عەزیز و خۆشەویستم جەنابی دکتۆر کۆچەر ئەوەش بۆ جاری سێم ئیجازە و سەنەدی بانگبێژیم بەدەستێنا الحەمدولیلا لە بواری مەقاماتی قورئانیشە هەر لای بەڕێز جەنابی دکتۆر کۆچەر خۆلی فێربوونی ئاوازەکانی قورئانم خوێندووە سەرکەوتوبی إن شاء الله لە ماڵەوە خێزانەکە دایک و باوکت تا چەند لەگەڵتن ینی هاتێن کە لە خزمەت قورئانی پیرۆزدابن سپاس بۆخوای گەورە ماڵەوە هاوکارێکی باش من وە زۆر کار یارمەتی مەدەن لە کاتەکانی مەسەلەن جاری وە هەیە ببوونی بانگدانەوە یا ببوونی شێوازێک لە تەمرینەکانی قورئان خوێندنەوە هاوکاری مەکەن سپاس بۆخوای گەورە زۆر هاوکار بوونە الحەمدولیلا یاخوا سەرکەوتوبی إن شاء الله ئەمە طبعا گەڕینەوە بۆ لای کاکە ئايات بێگومان بۆ بانگەکە إن شاء الله هەرچەند بانگەکە با وەختێکی باش هەڵبژێرین ینی وانە بێ کە إن شاء الله عەسر و مەغریبە إن شاء الله بەس بە سەر لە شێفەکان بین إن شاء الله سەگەفەرمو فەرمووە ئەی چیان ئامادە کردووە ئەم ئێوارە السلام عليكم. وعليكم السلام خير بن اخو باشا قربان خير بن ست شاو دەستێ بە کەرەوزۆیەت نازانم خەریکی خير بن ست فنو كان كرزم کاکشێغ لە خواردنەکان یانە شريوتها ئەوە نییە ئەوە خواردنی خۆماڵی کوردیمان خوارد زیاتر حەزم بە غەربیەکانە تۆش چۆنە بەلاتەوە وەڵی هەمووی خۆشە بەس من ناوی هیچی نازانم لە تۆسل بیرمە چێتەوە غەربیەکان شێفیار تۆزێ ئاشناترین خدمتنا لكن نعتذر بين تمام ان شاء الله خمت عليك يا جماعه تۆ خۆمانیت دیارە ساڵ ئەمڕۆ شیەکەن لە ئەگەلێرەوە بۆمان باسکی کاک دیار ئەوە سوپیەکە پێشی سوپەکە باسکەم ئەوە مریشکە بڵێن ڕانی مریشکە هەی کوڵێنین دوایی تەخمینێکی جوانی بۆ گرینەوە بەڵێ ئەمە شین شاغۆکە ئەوانە بۆ مەخلوبێ ئەو لای منەوە دایی برنجێکی سووری خۆش دێنین بەڵێ تەوە بایجانمان داناوە بایجانەکەی بە سوورەکەینەوە لە قەراغی مەجاڵەکە دایانین دوو پەتاتە سێ پەتاتێ بە خڕی بە ئەڵقەی ئەوش سوورەکەینەی بژێنین جوان خینە ناوەڕاستە یەکو کڕایەک بۆ مەقلوبەکە دای ئەو برنجە سوورەشەکەینە نایە بەڵام قات بە قاتیەکەین قاتێ بڵێن ژێر مەقلوبەکە یەکەم چیتێکە ناندانانێن نانی بە دانانی بە بایجان و پەتاتاکرێت بایجان و پەتاتە سووریشیانەکەینەوە
شێت دیار زۆر بیر نەچێتەوە شتەکان زۆر کەسەیەکە لێ ئەنێ یاخود بە تێوەخانان کێشەکانەوەی کە دای ئەنێ تێکەچێ هەڵەوەشێ هەڵەوەشێ چی بکرێ وڵای خۆی شانسەدانیە شێڵی کاتێرش دەناوە فەنێکی تیانە فەنەکە زای لە شێ لە برنجەکەیە برنجەکە بێش زۆر شل نەبێ جارها ئاوایەتەوە هەر خۆ ریزەکە تێکەیە بەس هەیە نانێکی بۆ نمونە ڕاستە هەورامیدیان دانێت ئەوە شامە ئەوە لەوە چێ نێڵێ هەڵبۆشێوانە ئەوە خۆی قۆزی شامەوە پەردەپڵاوی خۆوانی بێڵێ ئەوە ئەوەیە ئەمە بەنان ناکرێت ئەمە بە بایجان ئەکرێ خۆی فەنەکە لەوەیە کەسێ بتوانێت بە بایجانەکە بتوانێت ئەو برنجە ڕابگرێ ئەوە خۆی ئەوەیە بەڵێ بایجانەکەش تەمان ڕایەخن بۆ یوانە بایجانەکان بە درێژی سوورەکرێ پان بە بەڵێ بە قەراغی ئەو مەنجەڵی ئاوادایانێ باو شێوازە دوای پەتاتێک سوورەکرا ناوڕاستیدانێ بۆ بێ بە کڵاو بووی برنجەکە نەکەێتە خوارێ گۆشت و شتەکان بنجا قاتێ برنجی سووری تێکەی قاتێک تەماتی تێکەی ئەوە دوڕانەکانیش قاتێکی لێدانی قات مەبەست قاتی کوردی نیە ینی چاک پانتۆڵ بەزباری چێشخانە قساکە من ئەوای لە زمانی چێشخانە ئەیتر قات بە قاتەیەکەی وەکو سەختی خانم ئەنی قاتی سەرەوە بکرێ نایە نادا خەزاڵەتم ببورێ دوای برنجەکە کەین بەسەری ئەنجا بە هەمان شێوە تەماتە ئەڵقاکەین یان پەتاتە چینی دووەم بەڵێ چینی چینی سێمن جا بە ڕانەکەدایە پۆشی دیسانەوە دواتە ڕێخێتە فڕنەوە یان لەسەر ئاگرێکی کەس تا جوان پێگە کە پێگەیش سینێکی بە دانی دوکە باشە ئاگری وەک یاپراکە چۆن فڕێمە ئەوشفەنی تێ ئەی چۆنە هیچفەنی تایە ئەو قیمەوە بۆ چییە؟ ئەوە شلەی قیمە دروستەکەی قیمە ئەو شتانم بۆ ئامادە کردووە تەماتە و بیبەری شیرین لەگەڵ پیازە چۆن دروستەکرێت؟ قیمەکەش ئەوە تا ئەویش بە معدەن و حەزم لێوە بیکەم سەرەتا پیازەکە سوورەکەیتەوە با کەرەوت خۆشترە بەڵێ قیمەکە پیازەکەی بە سوورەکەی دەجوان زۆر سووری ناکەیتەوە کە ینی ناشینی کات دوای ئەوە تەماتە و بیبەرەکەی تیەکەی جوان سووریەکەیتەوە حتا جوان هەستەکەی کە ڕەنگی گۆڕا و سوورەوە بووە ئەو کاتە قیمەکەی تێک بەزانین شتێک کەزانم کە ینی هەرچی جارە چوون قیمەم کردوتیانە کەرەوزێکی شێگەڵا بێنەوە لەواسە بۆ شفتیان بێ ئێمە لە ناوچێورەوانەوە هیچی تێ ناکەین نۆشتانی تێ ناکەین هەر قیمەکە تۆس پیاز و تاڵ داورامان زۆر خۆشەوە کشمیشی تێ ناکەن تامەکەی تێک بۆ ڕژەکان دروست ناکەیت بەسەر چۆن ڕاستەخۆ ژە دۆشایی تەماتە لەگەڵ تەماتەکەی سوورەکەیتەوە دوای قیمەکەی لەگەڵا سوورەکەیتەوە ئەنجە نزبێ ئاوی تێکی تا خەست و جوانە بێتەوە لەتکەنۆکی تێکی معدەنووسی تێکی کەبابەی تێکی بیبەری تون زەردەچەوە ڕەنگێکی جوان پێشکەشەکە و هەکەڵ مەقلوبەکەی ئەخوری ئەوەی کاگەرمانی تێ ناکەی دەرمانەکەی ئەو ئۆریگانەوە یەکگەرم بەکارێنانش ئەدەف دێکەم یاشێمە هەرم بەکارێنان هەموو کەسێ بەکارێن ستا کاک دیار زۆر بەکارێنێنش بەڕاستی خواردنەکان بەکارێنم کاگەریمان تۆ چیمان بۆ وەڵای من بە تەمام ئینشەڵا بەخوا پشوپەنامان بێت ئەم ریشکە دروستەکەم بە شێوازێکی ئەڵمانی ئەمە بەم شێوەیە بە هەر چۆن ئەمە دوای خۆشەکەین پێشەوە بە داوە دەرمان خۆشەکەین سنگوشتەکە جایکەینە ئێرەوە بەم شێوەیە کە کردمانە ئێرەوە ناو ئەمە پەنیری تیاگەین ناو ئەمە پەنیری تیاگەین بەڵێ کە پەنیرمان تێکرد پەنیری مۆزەرێلا مۆزەرێلا ئەمای دای پۆشین کە دامان پۆشی چیەکەین ئەمای هێن سینەکەین ئەوەیکەینە سەر سینەیە بۆ شێوەیە کە کردمانە سەر سینەکە ئەمایی ئەمە تەوانەوە دەرناچێت ئەوە دەرناچێت ئەوە بەخری دەرەچێت باڵە پەنیرەکەی تایتر دوای سەرەوە یەک سۆسی بۆ گرینەوە سۆسێکی بە ماست دەکرێت ماست و هێلکەیە سۆسەکە بۆ سەرەوەی چۆن خۆی گرێکە ئەمەوەش پەنیرەکە ئەمە خۆی مەسەنەستا تو ئەمە ناوی پڕەکەی لە شتێگین ناوی پڕەکە لە شکە ناو پڕکە لە شتی ڕێک ئەوەستی خۆی قورسە خۆی ئەوەسە بەس پەنیرە بێشتی کەشی تاوان شتی دیشی تێگەن ئەوە دوای زیاتر ڕوونکردنەوەتان بۆکەم چون ئەمە کتم بۆ یاشتێکیوە ئەو دوای بیبەر و تەم پیاز و شتانی بۆ سوورەکەم و تێیەکەم لەگەڵێ ئێستا تۆکردنەکەیشی هەر تقریبان هەمویان ئاوالیەکەی ئەویان بیکەزان چۆن نەکرێت تۆ ئێسخان شتێکی لێ دەرێنا کرد ئێسخان شتەکەمان لێ دەرێن ئەوە بەشێکی دەرەچیانی ئەمە نەکە بەسەر چاو ئەمە شەرحە وەکو شەحی گەس چۆن گەس شەرحەکەی ئەو بۆ شێوەیە ئەمایی ئەمای لێەکەی ئەوایی ئەتوانی تەنێک تریشی بکەیت
چاقۆکەی شەبێت تیژ بێ وڵی چاقۆ دەبێت جیبە تاوان تر ئەمە ئەوای دەکەیت ئەبێت چاقۆکە و تیژ بێ شێن لەوان هەنێ شێفی کە هەیە ئەوە هینێک چەکوژوای چاکوش بەڵێ بێ بیکتیتەوە ئەبێ بیکتیتەوە بەڵێ بە چەکوش شێکتیتەوە ڕاستەکە ئایا بێ بیکتیتەوە بە چەکوش لەو کاتە ئەوشی کە مەسەن ئەو قراغی تۆزێک بەڵێ بەرزتر ڕێکە بێتەوە بەڵێ بەتەشی دوای ئەوش باشە ئەرەوەڵا بەتەشی دەبێ وابێت بەڵێ ئەمە تەمان ئەمە سێ خواردنی تریشانە کرد سوبێکیشمان هەیە سوبێکی تایبەت ئەمڕۆ زۆر دەرمە قاچکە سوبێکی کەلەرم و قاچکی تا بڵێ هەروە بێت بیبەری ئەلوان بیبەری ئەلوانی شەو لەگە جێزەرە ولا ئەخرا جێزەرەکەی بۆ زیاکەین تۆزە زیرە و تۆزە ئۆریگانۆ ئۆریگانۆ دەبەت دویتەوە یاش ئۆریگانی هەرتیانەکە دەبەت دویتەوە تێگەن ئەمڕۆ باشە لەگەڵ کەبابەت یەکەین دوای خامان بتوانن تاکشە ئەو سوپانە بەتەکۆن و سوپی وشکوینەیانە کیسەکە ئەمە ئێستا فێر بن بەڕاستی زۆر نییە هاوکاریانەکەم نیشانە ئاگدارمانەکەنەوە چی دیسکەی نەکەین بەڕاستی بیرانی خۆشەویست من حەزەکەم بڵێم کە چەنێ ئێمە سوبەکەیمان خوارد و بەڕاستی زۆر خۆش زۆر جوان زۆر خۆشترە لەوەی کە تۆ لە بازار بە حازری کڕی بۆ تێنم بۆ ماڵەوە سویز منش کاتەوە دەستی توی تەیە منطقی توایە ئەلەوە دەقەی نانیان بێ دێرەوە مدا فەرقی چەکەی دەر من لێنە تو هەر یەک بەیەکەوەنێ بەرام بێک پێشکەش ناکەین ئیتۆ بێ هەریم نێ من هەری توە هەرمیشی ئەوە تاوای کاکی خۆش نەگە ڕۆژەکان ناڕۆگاکە هیچ ساق بێ فەرمە خۆش بێ مەسەفتان لێ دێنە شەڵان خزمەتانە کاشێکجان کاکشە وەکو لە بیدایەت ئاماژەمان پێکرم ڕۆژێکی مێژووی گرنگە بۆ مێژووی ئیسلامە بۆ مسلمانان یادی فەتحی مەکەی پیرۆزە کە تیایدا مسلمانان بە 10,000 جەنگاوەرەوە بەبێ هیچ شەڕ و کوشتارێک هەندێک چووگە بوو کە مێژوەکەم خوێنێتەوە لەلایەن ئەوان ڕوبەڕووی مسلمانەکان بوون بەڵام سپاس بۆخوا کە توانرا لەو ڕۆژەدا ئەوەش بێتەوە ژێڕکێفی دەوڵەتی ئیسلامی بۆ دەوڵەتەکە زیاتر گەورەتر بێت و دەوڵەتی ئیسلامی بۆ گەورەترین هێز لە نیمچە دووگە عەربی لەو کاتەدا جا کۆمەڵی وانەی زۆر گرنگی تێدایە کە پێغەمبەر عەزیزمان صلی الله علیه وسلم بەیانی کردو لەو کاتەدا کە بۆ ئێمەش دەتوانین سوودی لێ ببینین لە هەمووی گرنگترەوەیە کە بێ کوشتاریانی ئەمە حکمەتێکی تێدایە کە پێغەمبەر عەزیزمان صلی الله علیه وسلم ئەمەی جێبەجێ کردو بەبێ هیچ کوشتنێک و بەبێ هیچ شەڕێک ئەوانەیشی کە زۆر دوژمناتی ئیسلامیان کردووە شتی زۆر خراپیان کردووە کە ژمارەیەکیان قرار بوو کە بکوژیان و ڕاوەدونان بێنن پێسەلم لە زۆربیان خۆش بوو عفوی کردوون کاتێک ڕیان کردو دوای گەڕاونەتەوە ینی یەکێک لە سیما جوانەکانی فەتحی مەکە کاک دانیار لە خزم مامۆسای شاری مامۆستا زیاتر ئاماژی پێکە بریتە لە عەفو و لێبوردنی پێغەمبەر صلی الله علیه وسلم بریتە لەو تەواضع و گردنکەچی و لەو خاکی بوونی ڕسول الله صلی الله عليه وسلم کە سەریە فەرمێ وەکو سەری بخاتە سەر وشترەکە ئەوەنە سەری دانواندە بوو لە کاتێک ئەمە فەتحی مەکەیە ڕزگارکردنی مەکەیە غرور بەلای پێغەمبەران نەچوو صلی الله عليه وسلم فەرمانیش ئاماژی بۆ کردو کە زیان بە هیچ کەسێک نەگات و هەموو کەسێک ئەمینە لە ماڵی خۆی و لە حاڵی خۆی و ئەو بچێتە ماڵی ئەبوو سوفیان ئەوەی بچێتە ناو کەعبە ئەوەی بچێتە ماڵی خۆی ئەمانە هەمووی ئەمین دیارە هەموو خەڵکەکە ئەمینە و شتی زۆر جوانی تیا ان شاء الله حەزەکەم لە خزمەت جنابی وەڕێز مامۆستا سەنگەر عەبدوڵڵا کە ماسەری هەیە لە بیر و باوەڕ و بیر و ڕاو و فکری ئیسلامیە پێمان خۆش بوو لە خزمەت ئەوە زیاتر باسی فەتحی مەکە بکەین و بە خێراتی جنابی مامۆستاکەین و پێشوازیەکەین. عليكم السلام ورحمة الله. ما وصيان يا أخو بخير ماشي قربان خير يا أخو لا استغفر الله ما وصيان فرموا بخير بيت يا أخو بخير بيت ما وصل سنجر فيما خوش بلا روجي كي آوا مبارك كروجي فتحي بكيا وروجي شكانو ئاسۆی ڕوونی شەوەکانی قەدریش دەرکەوتووە ئینشاءالله کە لە ئەفەرمێت کاک دانیار فەرمێت لە سەردەمی تابعین و سەردەمی ئەصحاب و سەردەمی دوای تابعینیش خوان ئاسانە لە بانگی عەسرەوە خۆیان حازرە کرد بۆ شەوەکانی قەدر یعنی لە عەسرەوە جم و جوڵەکانیان حرەکاتیان عیباداتیان ئەگۆڕا چونکە ئەترسان لەوەی ئەم 83 ساڵی عیبادەتیان لە دەست بچێت کە مەقبول بووە آخر کەسێک ماوەسا 83 ساڵ بە بەردەوامی عیبادەتی خوا بکە نازانێت خوا لێی قبوڵ کردویان نا بەس ئەوەی ئەو شەوەی بەنسیبی خوا هەمووی قبوڵ کردووە 83 ساڵەکەم جا لە خزمەت جەنابتانین بۆ باسەکانی فەتحی مەکە و پێمان خۆشە بڵێین مامۆستاگیان
فتحی مەکە بۆ ڕوویە. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. یەکەمیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دوو ئاوەتی زۆر گەورەی هەبوو لە تەمەنی خۆیان. یەکەمینیان ڕوو کاتە کەعبە کە جوولەکەکانی مەدینە زۆر تعلیقیان لێدا کە ڕوو کاتە بێت المەقدیس. دووەمینیان فاتحکردنەوەی مەکە بوو. فاتحکردنی مەکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سڵحی حودەیبیە کرد، فەرمی هەر کەسێک هاوپەیمانی قوڕیش بە هاوپەیمانی قوڕیش بێ، هەر کەسێکیش هاوپەیمانی ئیسلام و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە هاوپەیمانی ئێمە بێ. هەر کەس دەستێژی کارە سەر هاوپەیمانەکانی ئێمە ئەوە عەقدی شکاندووە. ئەوە بوو بەنو بەکر چوونە سەر خۆزاعە هاوپەیمانەکان شکان 20 کەس لە هاوپەیمانانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلامیان کوشت. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەوان هاتن لای شکایەتیان بدە لە پێغەمبەری خوا، پێغەمبەری خواش کەسێک بە قورئان فێری وەفا و عەهدی کردو، عەهدی بەسوە لەگەڵیانە کە دیفاعیانەکە. پێغەمبەری خوا بە یەک کەلیمە پێی فەرموون ئستەرئەخرێن ئینشاءالله. سەبەبی ئەوەی کە پێغەمبەری خوا خۆی کۆ کردەوە بچێ فەتحی مەکە بکە، ئەو پەیمانشکانە بوو کە لە قوڕیش لەگەڵ بەنو بەکرە لەگەڵ هاوپەیمانی پێغەمبەری خوا کردیان. وازانم سەرتاش نەیفەرموو بە سەحابەکان کە بۆ فەتحی مەکە ئاچن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خۆشەویستترین کەسی وەکو لە حەدیثەکە فەرمێت ئەی پێغەمبەر خوا کێ خۆشەوی؟ فەرمی ئەبوو بەکر. فەرمی لە ئافرەتان فەرمی عایشە، یا فەرمی عایشە لە دوای فەرمی باوکی عایشە. حتا ئەبا بەکر ڕەحمەتی خوای ڕەضی الله عنه فەرمی بە عایشە کە کچێتی فەرمی پێغەمبەری خوا بۆ پێ خۆی کواردن منیش نازانم. تەنانەت بە خۆشەویستترین کەسی خۆشی نەوتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. ئەو یەکێک لە فەنەکانی عسکەری حتا دوعایشی کردو فەرمیێتی خوای کەس پێمان نەزانێت تا ئەچینە مەکە. لەبەر خاتیشی بە خاتی خوێنی یەک کەس نەڕژێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هاتووە ڕەحمەتەن للعالەمین، چ سوود لەوا بینە کە خوێنی فڵان و فیسا بڕێژێ. ئەگەر بڕۆی بەودی دیقەت بدەی سەیری ئەو هەنگاوانێکی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە فەتحی مەکە کە ئیتر 10,000 چەکداری لەگەڵا بووە. ئەگەر سەیری بکەی هەر هەمووی سەیری ئەەکەی درەوشانەوەی نبوەتی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا ڕەحمەتەن للعالەمین. مامۆستا ینی هەر زۆ ماشاءالله پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە تایبەت خوای گەورە ناردوێتی بە ئومەتە، ینی لێزانیش بۆ لەوەی کە ترس لە دڵی دژنەکانی دروستکانیەوە بە هاوڵەکانی فەرمووە هەمووتان مەشغەڵێکی ئاگر بوون بەدەستەوەی کە لە دوورەوەیان دەرکەون هەمویان ترسیان لێبێ لەوەی کە ئەمە لەشکرێکی زۆ گەورەیە ڕوو لە مەکە هەمووشیش پرزە و بزەبت ینی وا شەڕ نەکەن و تەسلیم بن. تەسلیم بن. پلانەکەشی جێبەجێ بوو دواتر. بەڵێ پێغەمبەر خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەڵێ ئەمری کرد فەرمی خۆیان 10,000 کەس بوون لە هەندێک لە سەرچاوەکانە فەرمیوتی هەر کەسێک 30 ئاگر هەڵکا، یعنی چەندەکە 30,000 ئاگر. ئەڵێ کە شەو ئەبوو سوفیان هەر سەیری کردوتی هێزی وام نەبینیوە لە تاریخا، قوتی وام نەبینیوە. بە عەباس ئیمامی پێغەمبەر خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی ئەمانەکیان وتی ڕەنگە ئەمانە بەنو خزاعە بن هابن تۆڵەکەن، فەرمی قەت ئەوە نابن. پێغەمبەر خوا عەلەیهی سەڵات وسەلام لەیەکێتر لەو هەنگاوانە کە کردێ بەر بۆ ئەوەی کە ئەبوو سوفیان نەک بترسێنێ، خۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر بەچەک بووە هەر یگرتەوە، خۆ تەئکید بوو لێ، چونکە خوای گەورە وعدی پێدا بوو لقد صدق الله رسوله الرؤيا بالحق لتدخلن المسجد الحرام ان شاء الله امنين. خو وعدی پێدا بوو کە تأکید دەجێ، بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەموو ڕێگەکانی گرتە بەر کە خوێنێک نەڕژێ. ئەبوو سوفیان هاوت فەرمی لە کەناری دۆڵێکا بیوەسێن با ئەم جێشە هەمی بڕوا بیبینی ئەم هێزە ببینێ، با قوڕیش تأکید کاتەوە کە قوتی ئەم هێزەی نییە، کە قوتی ئەم جێشەی نییە. عباس فەرمی رضی الله عنه فەرمی هەر کەسێک هات فەرموو ئەمەکی ئێوە بەنو فڵانەوە بەنو فڵانەوە بەنو فڵان، ئەڵێ هێزێک هات سپیان ئەکردەوە لە شمشێرە، فەرمی ئەمانەکیان فەرمی ئەو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەنسار و مهاجرە. پێغەمبەر خوا فەرمی ئەمەی بوو بکە با بزانێت دەرقەتی ئەم هێزە نایە. فعلا کە ئەبوو سوفیان گەڕایەوە فەرمووی ئێمە دەرقەتی ئەم هێزە ناین. هەند زۆر قسەی پێوت تانیان زۆر لێدا، فەرمی ئەبوو سوفیان کە موسڵمان بوو لە ئاخیرا فەرمی قوتی ئەمە خۆتی و ناشکێنێ، لێگەڕم شتە ماڵ بۆی خوێنی قەت نەڕژێ بەنەحەق. حتا ئەبوو سوفیان پێغەمبەر دڵی دایەوە بۆی بانگی کا بەرەو ئیسلام. عباس پێی فەرموو ئەبوو سوفیان لەناو هێز و قوت دەسەڵاتە بووە، پێغەمبەر خوا فەرمی کە قوت و هێزی هەبوو شکا ڕێز عەشەدێک کە کز بوو بەزەیدان پێیا بێتەوە. فەرمی پێغەمبەری خوا شتێکە بۆ ئەبوو سوفیان کە دڵی پێ خۆشە، فەرمی هەر کەسێک بچێتە ماڵەکەی ئەبوو سوفیان ئامینە بێ. ئەبوو سوفیان زۆری پێ خۆش بوو کە پێغەمبەری خوا بۆ شێوازە دڵی دایەوە. پێغەمبەری خوا فەرمی کاتی ئەوە ناتوە ئیسلام بیت ئیمان بەخوای گەورە بێنی، وتی ئەگەر خواکانی ئێمە ڕاز بوو نایە تۆ سەر نەکردی بەسەر ئێمە. قسەیەکی زۆر جوانی بەهەن وتی بەهەن ئەوە سەیریانە کە جێژ هاتە ناوە، وتی ها سەری کە چۆن بەسەر دیوارەکانە یەنە ئەمدی و فەرمی ئەبوو سوفیان ئەوان پێش ئەوەی بەسەر دیوارەکانە بێنە ئەمدی و بەسەر دیواری دڵەکان هاتنە ئەمدی و دڵەکانیان فەتح کرد. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە زۆر خەڵکی نەکرد بە موسڵمان، بە زۆر بیکەی بە موسڵمان منافقیەکەی، پێشە فەتحی دڵەکانی کرد. ئەبوو سوفیان قەناعەتی کولی بۆ ئەڵڵا بۆ دروست بوو، بەس لە پێغەمبەری خوا خۆی گوتی بە پێغەمبەر خوا هیچ شتێک لە دڵمایە. ئەبوو سوفیان سەرکردەی قوڕیش دانیشتبوون، ئەبوو سوفیان عەتابی کوڕی ئوسەید، حارسی کوڕی هیشام،
دانیشت بوون پیغمبر خو علیه السلام امر کرد بە بیلال فەرمی بیلال بچۆرە سەر ئەو بانی کعبە بانگی تەوحید و یەکخواپەرستی بدە بگوێم خەڵکە ئەمە یەکەم جاریانە بانگی یەکتاپەرستی ببیستن با ئەگویان لێ بێ قوڕیش لەو کاتە کە بانگێدا عتابی کوڕ ئوسەید تازە باوکی مردبوو ئەوە سەیری کرد ئەو هەموو هێز و چەک و قووەتەی کە بینی بیلالێک کە گاڵتەیان پێ کرد بیلالێک کە کۆیلە بوو کۆیلە ئێستا چۆرە سەر بانی کعبە وەزیری ئیعلانە وتی ئەرێ محەممەد کەسی شک نەبەردام قەلە ڕەشە نەبێ پیوتە چۆرە سە ئەو بانە بۆی دڵی خۆی یەکتیانە داوە عتابی کوڕ ئوسەیدیش وتی خۆ ئۆ خەیکە باوکم بەر ئەم زەلیل و سوکێتی نەبینی بەسەرمان هات یعنی ئەمە کە ئیسلام سەرکەوتوو پێغەمبەر خوا تۆ ناو مەکە ئەوە سەری ئەبوو سوفیان کرد بۆ ئەوش قسەی بکە ئەبوو سوفیان وتی خۆ من قەناعەتم هێشتا بۆ محەممەد نهێناوە بەس قەناعەتم وایە ئەم وردە بەردانەکە لە بەردەمان نایە قسە نەگەڕنەوە بۆ محەممەد کەسیان نەچوونە دەرەوە کەسیش نهاتە ناوێن پێغەمبەری خوا هات سڵاوی لێکردن فەرمووی عتابی کوڕی ئوسەید تۆ ئاوات وت حارسی کوڕی هیشام تۆش ئاوات وت ئەبا سوفیان تۆش ئاوات ئەبوو سوفیان هەڵساوە فەرمی یەکەم جاری بۆ ئەو سوفیان شتی وا بڵێ فەرمی بە دایکم و باوکم و بە قوربان بم تا ئێستاکە شتێک خەلێ لێ دڵما بوو واللهی ئوشهید لەکە بالنەبووە سوێن بەخوا شاهێدی ئەدەم کە پێغەمبەری خوای ئێستا دڵم پاکەوە ئێستا دڵمی سەحەتی کرد پێغەمبەر خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی با دەستکەین بە تەواف دەستیان کرد بە تەواف یەکێک لە مشریکین قوڕیش وتی ئیمڕۆکە کاتی سەربەرزیەتی بێ لوتی بشکێنم ناوی فەضاڵی کوڕی عومەیر بوو هات شمشێری هەڵگرت و شوو لە پەنای پێغەمبەری خوا دەستی کرد بە تەوافکردن پێغەمبەری خوا لە لاشانی فەرمی فەضاڵە بۆ چی هاتووی تی هاتووی وەکو تۆش وەکو ئێوە عومراکەم فەرمی فەضاڵە هاتووی على ئاساس پێغەمبەری خوا شەهید کردی وەرە پێش هاتە پێش دەستی مبارەکی دانا پێغەمبەری خوا لەسەر سنگی دوعای بۆ کرد فەرمی خوایە ئەو دڵی کە پڕ بووە لە ڕق و قین و بغز و عەداوەت و کوفر و شیرک و نیفاق خوایە پاکی کەیتەوە خوایە ئەم دڵی پاکەیتەوە یا ڕەبی فضاڵە لە سوێن بەخوا پێش ئەوەی دەست لەسەر دڵەکەی مندانێ بغزاوترین کەس و ڕق لێبووترین کەس لەسەر زەویە محەممەد بوو لەناو سوێن بەخوا کە دەستی بەرزەوە کرد خۆشەویستترین کەس و میهرەبانترین کەس و نوری ئەرز و ئاسمان لەلای من پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر سەیری ژیانی پێغەمبەری خوا بکەین فەتحی مەکە ڕنگدانەوە و دروشانەوەی نبووەتی پێغەمبەری خوا ڕەحمە سوپڕ سۆزەکەی سعدی کرد بە یەکێک لە سەرپەرشتی ئەو قوتەکە هێتە ناوە سعد فەرمی اليوم يوم ملحمة ئەمڕۆ ڕۆژی تۆڵە و زەبر و خوێن ڕشنە پێغەمبەری خوا فەرمی ئەی سعد وامەکە بل اليوم يوم الرحمة ئەمڕۆ ڕۆژی ڕەحمەتە ڕۆژی شەفەقەتە ئەی سعد تۆ لابم بۆی سعد سەحابەیەتی دڵی گەرد نەگرێ تۆ لابم کوڕەکە دەخەمە شوێنی ئەخەر ئینسان بۆ کوڕی خۆی پێی ناخۆش نییە لە سەرۆکی وڵات بە لابن کوڕەکە خەنەجێ زۆر پێ ناخۆش نییە بە فەنێکی جوان سعدی لابوتی ئەمە نەوەکو پەنێک بوودا غەڵەتێک بکە خوێنێک بڕێژە دوایی ناومان لێ مێژووا خراپ بڕوە خۆمان لێ بڕژ لە پێشی هەمووی ئەوی لابد کوڕەکەی خستە پێشی ئەفەرمون کە کاتی هاتە ناو مەکە زۆر بە شەرمیەکە شەرم لەوەی کە پێ بڵێن بە عەزاڵەتەوەی مەکە لە هەموو سەرزەویە هەر کەسێک بوقعەیەک لە زەوی بگرێ بە فیز و تەکەبورێ پێڕە ئیلا پێغەمبەری خوا نەبی عەلەیهی سەڵات وەسەلام ئەو ئەفەرمون ناوچەی مبارەکی دا لەسەر پشتی حوشتەکەی ئەوە بە شەرم و حەیاوە هاتە ناو مەکە بۆ ئەوەی قوڕەیش یعنی زۆر بەخۆیانان نەشکێنەوە ئەها ئینسان یعنی لەکە لەو کاتی ناڕێت لەو کاتا کە تۆ سەرەکەوی لەو کاتا دەسەڵات هێز قووەت هات هەمووی وەسا بوو سەیریان نەکرد ئەوە مامی کوشتووە ئەو جەرگی مامی دەرهێناوە ئەو کچەکانی تەلاقدەوە ئەوە ڕیخی کردووە بەسەریە ئەوە ماڵەکەی لێ داوەڕ کردو ئەوە فڵانی بێ کردو هات تەوافیەکرد هەمیان هاتن بۆ لای سەیریان کرد یەکێکیان مناڵەکەی هاوردە بوو ئامۆزای خۆی بوو ناوی ئەبوو سفیان ئەم ئەبوو سفیانە نەکە ئەبوو سفیانی کوڕی حربنا باوکی معاویەنە ئەبوو سفیانی کوڕی حارسی کوڕی عەبدولمەطەلیب کو مناڵەکەی خۆی هاورد وتیان مناڵەکەت بەرە پێغەمبەری خوا زۆر بەشەفەقەتە با دەستی بگرێ و مناڵەکە جوولێت ڕاو کەرە بەری بەشک و بەزەی پێ دەبێتەوە ئازاد بوو مناڵەکەی هاورد هات لە پێناوی لە بەردەمی پێغەمبەری خوا وەسا پێغەمبەری خوا سەی مناڵەکەی کە زۆر بەزەی پێ هەموو قوڕەش هاتون سەیرانەکرد بە زەلیلی پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمی یا قوڕیش ما ترونی ئینی فاعل بکم ئەی قوڕیش ئەوە ئێوە بەتەمای چین من چیتان لەگەڵا بکەم قالوا أخو الكريم وابن أخو الكريم وتیان تۆ برایەکی بەخشندەی سەخاوەتمەندی صادق و ئەمینی کوڕی برایەکی بەخشندەی صادقی زبان پاکی پاک داوێنی پێشتر وایان نەوت بەس ئیسا کە کەوتە لای زەلیلێت ئەم قسانەیەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی اذهبوا بڕۆن فأنتم الطلقاء لا روايتك ابن هشام فني في الدنيا والآخرة برون للدنيا والآخرة قدرنا نازابين والله للدنيا والآخرة لا تثريب عليه إتى أمرك إيوه عذاب نادرين
ئەمڕۆکەش تۆڵەتان لێ ناسەنێتەوە ئەمڕۆکە ڕۆژی تۆڵەسەندەوە نیە بەڵکو ڕۆژی ڕەحمەتە بڕۆنگەردنی هەمووتان ئازابێ هەمووتان بێ جیاوازی دانێکیان هەبوو کوڕی ئەبوو جاهل بوو ئیکرامە ڕۆژت خێزانی پێشتر مسلمان بوو هەر لا پێغەمبەری خوا شەفاعەتی وەگرن پێغەمبەری خوا شەفاعەتەکەیشی وەرگرت 9 کەس بوون یا 11 کەس یا 12 کەس بە پێی ڕێواتەکان پێغەمبەر صلی الله علیه و آله یەکیان یا دوانیان بوو بە سزاکەی گەیشت هەمیانی عەفو کرد یەکی لەوانە هەندی کچی عوتبە بوو عەفو کرد پێغەمبەری خوا صلی الله علیه و آله دیمەنەکانی فەتحی مەکە کە سەیرێکی هەمووی جوانی و درۆشانی ئەم پێغەمبەرە دەرەخا ئەفەرمێ ئەصحاب فەرمون سوێن بەخوا ئێستا ئەو کۆترانەی کە لە مەکە هەن ئەفەرمون کاتێک کە پێغەمبەری خوا هات خۆر زۆر تاویستند بوو کۆتر هەمی هات ئاوا سەری پێغەمبەری خۆیان گرت عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەر دوعای بەرەکەتی بۆ کردن تا ئێستاش ماون لە مەکە تا ئێستاش ئەچیتە پەنای کەعبە سەرەکی ئەو کۆترانە پاشە ڕووی خۆیان ناکەنە ناو کەعبە ئەسنە دەرەوە یەنەوە تا ئێستا پەتەکەی کەعبە نابینی ئەوان لە ئاوا سێبەرێکی بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەتا هاتە ناو مەکە دیمەنەکانی فەتحی مەکە شەفەقەت ڕەحمەت سۆز بەزەیی ئەوەی کە خوای گەورە میرەبان پێی ئەفەرمێ ئالوێش لەوێ حاڵێ بی کە خوا پێی ئەفەرمێ وەڕەفەعنا لەکە ذیکرەک ذیکرەک یعنی ئەوە ناوی تۆ بەرزەکەینەوە فعلی ماضی زەمایری بچێتە سەری بۆ داهاتووی یعنی لە ڕابردوویشان ناوی تۆ لای ئێمە هەر بەرز بووە ئەلەمە تێگەی لە عەمروکە سوێن بە تەمەنی پاک و مبارەکی تۆ لەمانەمی تێگا ئینسان تێگا کە ئەم پێغەمبەرە عەفوی میهرەبانی خیتەی حەربی شەفاعەتکاریەتی سۆز و بەزەی نازانی لا أعلم من أين أبدأ به نازانی لەکوێوە دەست بکەی بۆ وەسوی ئەم پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەڵام فەتح بخوێنەرەوە ئەگەر گەنممان بفرۆشین هەموو گەنمەکە نابین مشتێکی بین ئەوە بەشێتی بۆ نمونەیەکە لە خەروارەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام خۆی گەورە پاداشتەوەتەوە ماوەسەگیان سەردێکی زۆر جوانی سیرەت و هەروەها فەتحی مەکەت کرد خۆی گەورە پاداشتەوەتەوە ماوەسا سوودی چی ببینین لە فەتحی مەکە یعنی ئەمە لەم زمانەیە ئەم هەموو شەفەقەتەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەم هەموو میهرەبانیە ئەم هەموو لێبوردنە لە کاتێکا کە ئەوان چیان نەکرد بەرامبەر بە ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم سومەیەیان شەهید کرد کە یەکەم شەهیدی ئیسلامە ئەو هەموو سەحابەیان دەربەدەر کرد ماڵیان تاڵان کردن چەندەهایان لێ شەهید کردن و جەنابە فەرموو حەمزە جەرگ و دڵیان دەرهێنا خواردیان دەی باشە ئەمە پێغەمبەر سەلەم دوای هەر هەموو ئەمانە ئەفەرمێ اذهبوا فأنتم طلقاء ئێوە ئازادن لە دنیا و لە ئاخرەت چاوەکو جەناب باسی ڕێوایەتەکەت کرد دوو ڕێوایەت ئایا ئێمە لەم زەمانە ئەم شەفەقەتە چۆن بە خەرج بین بەرامبەر بە یەک بەرامبەر بە موسڵمانان بەرامبەر بە ئەهلی قیبلە کە یەک تەکفیر نەکەین یەک تەفسیق نەکەین یعنی دوشمنایەتی یەک نەکەین محەبەت و خۆشەویستی لە نێوانمانە هەبێت مۆسابێ پێشە ئێمە لەوە حاڵی ببین کە تەفرەقە لە ئەسڵی کارە ئیشی جوولەکەیە تورق قسەیەکیان هەیە ئەڵێ سس ئیستەرسن بیر یەمەیی بیر پارچەیە ئۆڵمێژەیس ئەگەر بتێک سەبوونێک بە یەک جار خۆی ناتوانانی بە یەک جار پێ خۆی ئەبێ پارچە پارچەیەکی ئومەتی ئیسلامیش کە دەوڵەتی عوسمانی هەبوو یەکەم جار دەوڵەتێکیان هێجا کرد و سعودیان هێجا کرد دوای دەوڵەت پارچە پارچەیان کرد حاربوا إسلامي بالإسلام محاربة إسلام كبا إسلام شر إسلام كبا إسلام يعني جواني كان إسلام عفو سماحتي في أمريكا عليه الصلاة والسلام لا برن دیمەنی شەڕ و قیتالەکە پیشانی خەڵک بدەن بە زیادکراوە بە زیادکراوە پیشانی مسلمانانی بدەن ئێستا وای لی هاتووە مامۆستا جوولەکە کە لە 46 دروست بوو یەکێک لە ڕۆژنامەنووسەکانیان ئەڵێ ئێمە ئەگەر بمانەوێت ئەم ئیسلامە لە نابنین بەس سێشتیان لە نابرین تەوحید قورئان جمعە یەکەمیان تەوحید تەوحیدی ئیلاهینە تەوحیدی کەلیمە تەوحیدی ئومەت لەسەر کەلیمە ئەم ئومەتە بۆ ئێستا ضعیف بووە ئەم ئومەتە بۆ ئێستاکەیەکە 2 ملیار کەسە باشە هەمووی گیری خواردووە ئەوە تا ئەوساسی فەلەستین کە جوولەکە بە هەمیان لەسەر زەویە 15 میلیۆن کەس نابن 2 ملیار مسلمانمان هەیە لەسەر زەویە گیری بەدەست 15 میلیۆن خەڵکەوە خواردووە هیچی تەوحیدی نەماتوانێت کەس لەگەڵ ئێستا مامۆسای بەڕێز لە دوای مامۆسا بەڕێزەکە نوێژەکە قەناعەتی بە ئیمانی مامۆسا بەڕێزەکە نییە چونکە ئەم سەماحەتە ئەم عەفووە العەفو والصبر قمة النصر عفو لێخۆشبوون و چاوداخستن لە چاوی هەڵەوپەڵەی خەڵکی قیمەتی نەسەت و سەرکەوتنە ئەمانە لە بەرچاوی ئێمە ون کراون ئەمانە ژێرپێ خراون ئەمانە پەردەپۆش کراون ئەمانە لابراون لە جێگەکەی بغض قین مبتەدیعە مشریکە کافرە ئەوەی کرد 1001 عملی ساڵحی هەبێ 100 ساڵ تەمەنی باش و هەبێ لە تەمەن تا ئیشێکە کردبێ کە خلافێکی بچووکی وردی فقهی بێ ئەو ئالی وەسەیتەکە لە کاتێکا کە ئێمە کە نەورەسیە فەرموو ڕەحمەتی خوای لێبێ ئێمە لەبەر ئاشتی و
محیبەت نامان پەژێ لەسەر دوژمنایەتی ئەگەر دوژمنێکمان بێ ئێربی دوژمن ئیستارسان نەفسنی زیاتر ئەگەر دوژمنێک و ئەوێ نەفسی خۆت بەس ئێمە ئیسارێ نەفسمان لەبییر براوەتەوە تەسکەی نەفس خەریەکێک لەوانەکە تۆ بغز و قیل لە ڕقتانەمێنێ بێم تەسکیم دڵە بکەیت ئەبێ ئەم دڵەکە بەم پەردانەی گوناه و تاوان دایپۆشیوە لای بری پێغەمبەری خوا بۆ وابوو من ئەم حەدیثم باسە کرد لە گوندێ مەلا بووم کە پێغەمبەری خوا مامیان شەهید کرد لە ماڵەکانیان دەریان کرد ئەرز و ئاوەکان داوەڕ کرد دوای هێشتا بەو شەرم و حیا هاتە ناومەکە پیاوێک لیانا بوو هەر سەیرە کرد و هەر بغزیە خردەوارد و ئەمانە و لە دوای تارەکەوتی مامەساتم بەڵێتی بە کەلامی خوا من بوو ما یەکشی بیکەسیمە تەقام سەر مەکە هەرجا هاتمە ناوە باشە ئاخەدا ئەو دڵە هێشتا وەکو ئەو دڵی پێغەمبەری خوا تەسکیە نەکراوە بێم دڵە تەسکیە بکەین پاکی کەینەوە بە محیبەتی ڕسوول الله صلی الله عليه وسلم بە ئەو ئاەتانە جوانانەی کە هەمووی باسی وعفو وەصفحو ئەو ئاەتانەی کە خوای گەورە میهرەبان عفو بە نەسەت و سەرکەوتندانێ عفو بە جوانیەکەندانێ ئێمە یعنی خوای گەورە میهرەبان بۆ عفوی پێخۆشە زانیان نەفەرموو ئەو کەسێک کە بە برا موسڵمانەکەی ئەڵێ بڕۆ عفو بە خوای باڵا دەست پێڵێ ئەو عەبدێکی منە لەسەر زەوی عەبدەکەی تری منی عفو کردووە من لا یاقترم ئەو عفوکەم و بژدان ئەوانم عفو کرد بۆ ئەوی بتوانین بۆی داواکە بۆی عفوکراو بین ئەوێ عفوکار بین ماوەسا هەر مسلمان ئەگەر شارەزای سیرەی پێغەمبەری عەزیز مامێ صلی الله عليه وسلم ئەگەر دڵیشی ڕق بێت هەر دڵی نەرمە بێ ینی مامەڵی جوانە بێ لەگەڵ هاوسەریا لەگەڵ ینی ئەگەر چەند جارێک بکر ینی ئەگەر سیرەی پێغەمبەری عەزیز صلی الله عليه وسلم بخوێنە مسلمانان زۆر شت فێرە بین ینی یەکی لەم نمونانەیە ئەوەی کە ئەمڕۆ جەنابە باسی کرد فەتحی مەکە مامۆستا ئەبو جەهل رسولی خوا صلی الله عليه وسلم هزاران سڵاو لە ڕۆحی پاکی خۆی و ئال و ئەصحاب و یارانی بێ پێغەمبەری خوا نوێژێک لە پەنای کەعبە ئەبو جەهل مناڵێکی کرد بە کرێوتی حەڵوات بۆ کڕم دەدینای شوێ دەمێ بەڵام ئەبێت دەبەردەی لە محەممەد بربەردیە ئەبو جەهل شەڕی بە وەکالەتیە کرد دائما کوفر ئەگەر نوێرێ ڕاستەخۆ لەگەڵ تاشەکە شەڕی بە کاوەلەتی بۆ دروستەکە خەڵکی ترەکە بەجژن مناڵێکی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام دابێ بربەت لە نوێژەکەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام نوێژەکەی هەندێک سەریعتر کرد و ئەو مناڵێکە نازانێ ئەو ڕسوولی خۆی عەلەیهی سەلام نازانێ ئەوە شاهی لەولاکە ئەو چوزانێ ئەو مناڵێکە ئەو چییە باش ئەڵێ گەڕایەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام بۆ ماڵەوە هەر بەردی لە پێغەمبەری خوا کرد تون دەرگاکەی قایم کرد پێغەمبەری خوا عەلەیهی سەلام فەرمێ سەری مبارەکی خوێنی لێهات فاتیمە فەرمێت ئەمجا بینیم پێغەمبەری خوا عەلەیهی سەلام خوێن لەسەریە دەرگاکەی کردەوە دووبارە و شانی ڕوو کردە شوێنێک و بەردێکیاندا لە شانی و ئەمجا دەرگای داخستەوە چمتم بابێکی یانتی باڵێتم ئەو بۆ لێ کردوتی ئەو جال ئەو مناڵی کرد بەکری ئەوەی کردە و ئەمانە تم ئەی بابە بۆ دەرگا دووبارە کردەوەتی وەڵڵاهی نۆ بەردی لێدا من نەزانم ئەو جال پیاکی ساختە چییە یەک بەردی ماوە دوای ئەو بەردەی بۆکو بە بیانوی نەحەڵوا بۆ کردنە پارەکەشی دەوێتم بە ئەو مناڵە هەم ئەو داخلە دڵیان نەمێنێ بڵێ خۆزگاو بەردەیشم لێ بدایە ئەو جێنش بیانی پێ نەگرێتم با تازان خۆ نۆکەی لێداوم با دەکەشم لێ بدا بەردەکەی تیشم لێ بدا هەر لەبەر ئەوەیە پێما بقانع رحمة الله فەرمێ لە مەشریقەوە تا مەغریب معجیبی زانایی تۆن یەک لەسەر شەشی هەموو جیهان لەسەر ڕێگە و ڕێبازی تۆن تۆ پێشەنگی ئاشتی خوازی و حیا و شەرم بی تەنانەت لە ئاسی دوژمنیش لە خۆبەردە دڵ نەرم بی لە ئاس ئەوجار لە خۆبەردە بووە دڵ نەرم بووە لە ئاس عوتبە لە ئاس شەیبە ئەوانە خۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خۆیان هاتن دوو شەڕی گەورە لە ئیسلامە ڕوویداوە بەدر و ئوحود هەردووکیان کوفر دەست پێشخەری کردو بەینی مەکە و مەدینە 450 کیلۆمەترە هەر لە هەردوو شەڕەکە قوڕیش 350 کیلۆمەتر زیاتر هاتوونەتە نزیکی المدينة بيغمبر عليه الصلاة والسلام مولوي فرمي بيانود وصفك بيغمبر خو من بوكا بزو درودريج نبي خلق حزي دشي درودريج نيتي هاتي بأدب أمي علامة معجزة لما زيادة المعجزة كامة كسك باوكي نبي زون نازية دنيا توزيك زيادة الروا نخوناويش قد نبي بعلامة تي علامة تي تأنيز نية تي كمالة يعني كمالة العلم عليه هاتيو بيتو بأدب أمي بيتو علامة بيلا معجزة زيادة معجزة كاملة ما بخوي بس الله ما وصلك يعني لقال كارداني براما ما حزكين براسي لسر السيرة لسر جياني في وصلهم مش زور باسكين وجنابي ما شاء الله شي زور جوانا وروجان حزكم أما جبوا تي ما وصاكم فرميت ئەم ساڵەی ڕابردوو وەختی سیرە نووسراوە زیاتر ڕەواج بە جۆرێک لە سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم دراوە لە عالەمی ئیسلامیە کە سیرەیەکە لە ڕەد و فعلی داگیرکاری قودس و جوولەکە چۆن وڵاتانی ئیسلامی داگیر کردووە لە ڕووی فکری و عالەمی ئیسلامی چۆن داگیر کراوە لە ڕەد و فعلی ئەوەیە جۆرێک لە سیرە نووسرا سیرەیەکی تەنزیمی سیرەیەکی سیاسی سیرەیەکی جەنگ و کوشتار کە زیاتر ڕەواج بەو جەنگانی پێغەمبەر صلی الله علیه و سلم دراکە جەنگی بەدرە و حودا ئەو جەنگانی کە
هەموو جەنگەکان کۆکیتەوە فەرمێ 500 ڕۆژ ناخایەنێ لە کاتێکا کاکاتە لە سا 93 ژیانی پێغەمبەر سەڵەم جەنگەکان لە سەدا حوتی جەنگەکان ژیانی پێغەمبەر سەڵەم ئێڵێ لە سەدا 93ەکەی ژیانی پێغەمبەر سەڵەم وونە ئەم سیرە ڕەحمەتەن للعالەمینە وونە حەزرەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ئێمە لەکوێ هەست بە ڕەحم و بەزەیەکەی بکەین لەکوێ ئەم سیرەیە بدۆزینەوە ئێمە لەم 100 ساڵەیە لە ڕەد و فعلی ئەمەیە جۆرێک لە سیرە نووسرا بۆیە حاڵەتی تونڕەوی دروست بوو بۆیە ینی بەشێک لە حاڵەتی تونڕەوەکەوێتە سەر ئەم جۆرە تێگەیشتنە و ئەم جۆرە سیرە نووسینەکە ژیانی پێغەمبەر هەمووی وەکو جەنگ وەکو حرەکەتێکی سیاسی حرەکەیەکی تەنزیمی بەس ئەمە پیشان بدرێ لایەنە ڕۆحی و ڕەحمەتەکەی فرامۆش بکرێ مامۆستا ئێمە بەداخەوە من لە مناڵیشە کە گوێم لە مامۆستا بەڕێزەکان ئەگرت کە باسی پێغەمبەری خوان کردو و قاعیدێکی عسکەری کلیێزان بۆ خێتێک شەڕەکەی وادانەوە وای کردو لێ هێشتی کردو لێ کردو ئەمانە پێغەمبەری خوا دەریایەکی بێ بنە لە کام لایەنە تو ئەتەوێت دەست دەیتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام وەرە لەگەڵ یا بخوێنەرەوە دیراسە بکە وازێک پێغەمبەری خوا خەریکی ئەوە بووە ئەتەوێت سەیری ڕۆژوو بکەی دیراسەیەکی ڕۆژووی پێغەمبەری خوا سەیری پێغەمبەری خوا خەریکی ڕۆژوو بووە واسەکەی پێغەمبەری خوا ئیشی نەبوو بەس بە ڕۆژوو بووە سەری جەنگ و جیهادی پێغەمبەری خواکەی سەیرەکەی پێغەمبەری خوا سەڵام ئازانی پێغەمبەری خوا هەموو ژیانی لە جەنگ و جیهاد سەرف کردووە کە پێغەمبەری خوا سەڵام ئەو شەڕی چەکداری بەدر و ئوحود ئەو کاینتریان حونین و ئانە تەبوک و ئەمە زۆر بۆکو بەدر و ئوحود هەم شەڕ دروست بووە بەڵێ ژیانی ئیمانی پێغەمبەری خوا سەڵی شۆنێژی پێغەمبەری خواکەی عەلەیهی سەڵام وازای پێغەمبەر بە شۆنێژی کردو سەری عیبادەتێکی سەری تەسکیەکەی سەری ئامۆژگاریەکەی علاقەی خێزانەکانی سەری چونکە پێغەمبەری خوا دەریایی بێ بنە تۆ بتێ لە کام لایەنەوە لێ هەڵگۆزی بەشی خۆت بە زیادەوە هەڵەگۆزی دەستکاری کراوە مامۆستا بڕواکە جەمەل و سەفین کە ئەڵێن 7,000 سەحابەی تیا شەهید بووە مامۆستا بڕۆ دیراسەی بکە من خۆم بەحسی بەکاریۆرەسەکەم لەسەر ئەوە بوو بڕواکە مامۆستا ناچێتە 700 کەس بڕۆ کتێبی حقبەت من التاريخ خوێنەرەوە دەستکاری کراوە وەکوی کە جارم فەرموو لە دژی جوولەکە و داگیری کارەکانی ڕۆژ ئەوە بۆ ڕۆژهەڵات و ناوەڕاست و ئەمانەوە يعني بسياسيمان كردو هموش تكان بسياسي كردو بوي لا خلق سيري كي ماموس محبتي في غيركم على الصلاه والسلام جارنا ما جارنا لا نروح كيف في غيركم على الصلاه والسلام بو خلق باسكت ماموس برز جناب ولا من باشتر زين جارنا ماموس كي برز كوتاري داي في غمري خو عليه الصلاه حتى لو مزغرا كبيك جاي صلى الله عليه وسلم كيادي يدي لدايون في غيركم عليه الصلاه والسلام هم خلق كل يدا ماموس يساعد يعني هم سيرتي في غمري خو باسكت بو خلق زوب يعني وكو قاعده عسكري نشان ماندا وما ليك كسيكي سياسي ومخابير بوشي وازانا لا انا روح يكي لا انا كيكا بيودي بخويا او لا انا نيكا غوري بيغمري خو درخن هاد زور ما مصايبرزنا مسلماناني خو انا من تجربهم كل زور يعني حقائقي رسولي خو درك بو خلق له ما مصا زور غورينا كي باش خوي فرمي غورم زور ما كان خو فرمي انك لعلى خلق عظيم باش خو فرمي لعمرك الله باش ببراكي مسلمان سيدنا رسول الله صلى الله عليه وسلم فرمينا بيغمر خاص سيدني ونبي وكذب الله سيد وسيد اوت با مصايب رسول وتم يحيى عليه السلام لا اولو العزم فرمينا وتم خاطيه في السيده وحصوره اي اولو العزم لنا اولو العزم نبي سي ها يعني وما ليات ناجوري محبتك راسقينك شفقتك سوزك بزك غزو داخل غلوك ياخذ صوج ما مساجين دام جلسه كمان بربركه تركين عشان آيات القرآن كيلوز بما بخير ما آيات أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم لقد صدق الله رسوله الرؤيا بالحق لتدخلن المسجد الحرام إن شاء الله آمنين محلقين رؤوسكم ومقصرين لا تخافون فعلم ما لم تعلموا فجعل من دون ذلك فتحا قريبا
هو الذي أرسل رسوله الرؤيا بالحق هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله وكفى بالله شهيدا محمد رسول الله والذين معه أشداء على الكفار رحماء بينهم تراهم ركعا سجدا يبتغون فضلا من الله ورضوانا سيماهم في وجوههم من أثر السجود ذلك مثلهم في التوراة ومثلهم في الإنجيل كزرع أخرج شطأه فآزره فاستغلظ على سوقه يعجب الزراع ليغيظ بهم الكفار وعد الله الذين آمنوا وعملوا الصالحات منهم مغفرة وأجرا عظيما. زي خير خوش بێ خۆ ماوەسەگیان فتحی مەکامە ژێکە بە شتێکی زۆر جوان کردکە پێشەوەی بەسەر قەڵاکانی مەکای خسەر بەسەر دیوارەکانی کەعبەیە سەحابەکان سەرکەون یاخود بیلال بچێتە سەربانی کەعبە ئەمان فتحی دڵەکانیان کرد پێڵسەم هەر بۆ فتحی دڵ هاتبوو هەر وەما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتە للعالەمین لە کاتێکا ئەچێتە شاری مەدینە مەصعەبی کوڕی عومەر کە سەفیری پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەچێتە شاری مەدینە ئەم شاری مەدینە پێکاتەی زۆر جیاواز لە جوولەکە لە مشریک لە دوو تایفەی بەجەنگاتوی سەڵوی ساڵا لە جۆرەها قەومێتی جیاواز لە خەڵکی جیاوازی تایە بەڵام فتحی دڵی هەموو یەکات یعنی ساڵێک مەصعەبی کوڕی عومەر لە شاری مەدینە ئامێنێتەوە مشکلەیەک دروست نابێت لەسەرەوەی کە دینێکی تازەی هێنا و ئەگەڕێ بە ماڵەکانە جوولەکەی تایە سێ تایفەی گەوری جوولەکەی تایە بەنی قوڕێزە و بەنی نەفیر و بەنی قەینوقاع حکمتێکی ئەوەنە جوان بەکارهێنێ ئەمە لە کاتێکا کە یەکێکە لە ئەصحابی ڕەسوول الله صلی الله علیه وسلم یەکێکە لە شاگردەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی ذاتی خۆی بە حکمەتی بە داناییەکەی بە ڕەحم و بەزەیەکەی بەو هەموو شەفەقەتەی هێتی چۆن فتحی دڵانی کردو پێشەوەی فتحی شوێنەکان بکە ماوەسا پێغەمبەر خوا عەلەیهی سەڵات وسەلام هەموو سەیدەتنا عایشە فەرمێ کانە خولوقه قورئان ئەفەرمێ سەیری قورئان کە ڕێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ بەرجەستێ یعنی ڕێک بەرچاوی خۆت ئەیبینی پێغەمبەر خوا سەڵات وسەلام بە وتەکانی بە کرداری بە دوعاکانی بە هەنگاوەکانی بە حکمەتی بە هەرچی لە لەحەزاتی ڕەسوولی خۆی صلی الله علیه وسلم دعوا بانگوازی کردە گەورەترین ئاواتی ئەو بە کەسێک بە ئیمانی نەچێتەوە جانم پێغەمبەر خوا لایەنە قیامەتیەکەی سێ کردووە لایەنە ئەم مرۆڤە کە ئەمری چی ڕۆدا ئەم مرۆڤە پار بۆ بچی عین بۆ بچێتە جانم یان ئاها فەرمێ لە سیرا فەرمی هات وەلای مێرد مناڵێ لەسەر مەرگا بوو فەرمی ئیمان بێنە مناڵەکە سەیری کرد سەیری باوکی گەورە بڵێ باوکم ڕازی بێ داخوایە ڕازی نەبێ باوکی فەرمی بەگوێ بکە ئەڵێ ئیمانی هێنا هەر لەو مەزیا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەڵنەسا مناڵەکە وفاتی کرد کارێ دەوە فەرمی خوای باڵا دەست سپاس بۆ تۆ کە بەهۆی منەوە کەسێک نەچوە جەهەنەم ئەفەرمێ من ئەو کەسم کە لە دەوری ئاگرەکەەوە ساوم و ئەمەوێت لە ڕووناکی ئاگرەکە دوور نەکەونەوە لە ڕووناکیەکەی بێبەش بن ئەو نێژ نزیک بنەوە نەبنەوە لێی بسووتێن بەڵام ئێوە هەر بە زۆر ئەستە ناوی ئەسووتێن پێغەمبەر خوا عەلەیهی سەڵات وسەلام بە موعجیزاتی مامۆسا خەڵکی بان کردووە سەیدنا ئەبوبەکر فەرمێ لەگەڵ ڕەسوولی خوا عەلەیهی سەڵات وسەلام چوونە دەشت پیاوێکی دەشتێکی لێوە ڕۆشت وا هەستەکەم جوولەکەی مەدینە بێ بانی کرد پێغەمبەر خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی وەرە با قسێکی خێر و پێ بڵێم فەرمی چی ئەڵێ فەرمی لە بۆ نای ئیمان بینی کە من پێغەمبەری خوام ڕاوە نەکراوی خۆم بۆ سەرزەوی ئیمان بەخوا بێنە بە وحدانیەتی بە نبووەت و ڕیسالەتی منیش وتی ئەی محەممەد من کابراایکم لۆ دۆشتەوە هاتووم بە حیاتی تۆم نەبینیم نازانم تۆ چی تو چی لەبارتایە چۆن لە خۆم شتە گەورە شایەتی گەورە بدەم ئەم شایەتی قورسە بەم نادرێت جا ئەوە لە معجزاتی ئەحمەدیە باسیە فەرمێ پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم فەرمی ئەگەر ئەو دار خورمانە بێن شایەتی بۆ بدەم تۆ ئەڵێی چی
فەرمی بشایەتی بۆت فەرمێ ئەمری پێکردین فەرمی بڕۆن بەو دارخۆمانە بڵێن پێغەمبەری خوا سەلامتان لێکا پێتان ئەڵێ چی ئەزانن دەربارەی پێغەمبەری خوا بێن بیڵێن لێرانە يعني حديثك ما وصلنا ورسيد ل براوغك يعني لمعجزات احمد يا فهم حديث صحابيك ودوسي وشوار والدنيا جرانا فصد صحابه حديث جراتو افرميت سوين بخوا بچاي خوما بيني ما ريشك كان الى دوان اهل هل كنيان لجي اخوانات وتيان السلام عليك يا رسول الله صلاه اخوالي بي اي پیغمبر اخوا مشاتي من دا وقت پیغمبر اخوا الله عليه پیغمبر اخوا عليه الصلاه والسلام كابا جولك كنت فرميتو الله تي شهادي انا مشاتي او دو داره باشە ینی لە دەشتا بووە بۆ گەشتێک لەوە چێ چوبێ بۆ ئیش و کارێک چوبێ کابراگری و ڕۆژ پێوەوە حەزی نەکردەوە بچێتە جانم بانکی کردو بانکی خوای داوە بگوێ بەلیغ عنی ئەوە لەو ئایا بە هەموو سیفاتە جوانەکانی خەڵکی بان کردووە بە هەموو سیفاتە شوێنێک نەبووە معجیزەیەکی خارق العادە لێ پایان نەبوو بێ و کەسێک ئیمانی نهێنا بێ بەلای پیرەژنێکە ڕۆشتووە لە ناو خێوەتێکە ئیمانی پێهێناوە بەلای گەنجێکە ڕۆشتووە نەسیحەتێکی کردووە داری بۆ دایکەیەک هەڵگرتووە لە دەروی مەکە لە قەتەفان هاودێتیەوە بۆی توێتی ڕۆڵە لە باتی و پیاتی بۆ من کردو شوێنی محەممەد نەکەی ناڕازگۆیە دایکە باشە بەخۆم محەممەدم باشە ینی هەر کەسی بینی بێ ئیلا نصيحتي كردو إلى مجاري كردو إلى بس صفتي كي قولي يا فعلي في غمري عليه الصلاة باين كردو فتحي ضلي كردو أها عبد الله كوري سلام بيوم بقشي جولك كان نبي المدينة الله أتشم بولا أساب ببلغاء بستموا قناعتي بينهم كنا حقا قناعتي بينهم كبيغمبرني أشهد نزيك يدانشيا الله السلام عليك يا رسول الله صاي خوالي في غمري وحيجنا عليه في غمري خاف أنا بس يعرفني هر حازم كدواتهم بلاد أقرأت والله إنها تشيب يكد تي والله أدم مشاي كسيد روزني حد مشاي في وتمسيماهم في وجوه أثر السجود باشا سلام سيماي بس سيماك يا هیچ نوتو هیچ نبا فعل نبا قولي شي نوتو هر سيماك خوي بو خوي ديار بو في غمري خويا او النوري او الله او خوي قولوا ميران لقد جاءكم من الله نور وكتاب مبين بالتاكيد قد بالتاكيد كاش وصف فعلي ماضي الله فرم بالتاكيد لا اخوا نور تنبواتو يعني في غمبر النور حتى زنانا فرمون سيبري نوه شو كان روشناي سيبري هي ساقول بقى سيبري هي اللي انا افرمون شو كان لانه دروز بو خو خلقي هني نوه سيبري نوه عبد الله كوري جابر ما وصى انا فرميت ك او شوي كان صمهات مدينه من بشو شو خدمتي فرميت سيري دموشاي رسول الله مكر صلى الله عليه وسلم سيري مانغ مكر سيري دموشاي مكر سيري مانغ مكر والله لمانغ جوان تربو كمان يشوار دبو لمانغ نوراني تربو ما شاء الله افرمي او بيغمبره نخوێنەوارە یەک جار ئاوای کرد ئەلفێکە نووسی مایەکی پێشەوە بوو عەبدوڵای کوڕی جابر فەرمێ باوکم تازە مردبوو چوومە خزمەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام باوکم زۆر قەرزار بوو ساحب قەرزەکانی جوولەکە بوون زۆر لەسەر دڵم گران بوو تاوانتای هاتن پیانەوتینەوە پێغەمبەری خوا چەند جار فەرمێتی نوێژ لەسەر هین ناکەم لەسەر قەرزار ناکەم ئەوانە چوون بەلای پێغەمبەری خوا شکاتم بردەبەری وتمە پێغەمبەری خوا شتێکی ئاوەیە پێغەمبەری خوا فەرمی هیچتان هەیە فەرمی وەڵڵاهی ئەی پێغەمبەر چوار پێش دارە خورما زیاتر هیچمان نییە هەر هیچ ناکە لەسەر ئەوم بۆ قەرزێکە باوکم کردوێتی تی ئەگەر پێگەی بانگ بکە خورماکان پێگەیش ئەگەر پێگەی خورماکان بێنە مزگەوت و بانگ بکە ئەلێ پێگەی هاوردمان لەناو دوو بەرماڵە بۆ دوو بەرماڵ هاوردمان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات هات دوعای بەرەکەتی بەسەر کرد موتی ئەوانەی کە قەرزاری باوکو بوون هەمیان باکە خەریک و حەوشەی مزگەوتەکان پڕەکە تی هەر کەسە بەهەیەوەی قەرزی لە جابر لە عەجابر بووە لا بابي باتو لم حقيقة عليه حميلي بردوا في عمر خالص صلى الله عليه وسلم ئەمەش بەرەو بۆ ماڵی خوان ئەڵە سوێن بەخوانە مەزانی ئەو کاتێک کە هاوردم زۆرتر بوو یام جاری دووەم کە ئەبردمەوە ماڵە زۆرتر ینی معجزاتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کتەی معجزاتی ئەحمەدی بخوێنەرەوە ئەو جاتیەکەی ئێمە تا ئێستا ئەو پێغەمبەرەمان نەناسی وەکو خۆی یا ڕەبی دەست خۆش بەماوە ساگیان ینی پێمان خۆش بوو تەواو نەبێت ئەوەندە مەجزەکە ڕۆحانی دڵ دەرونی هەمومان ئارام کردەوە یا ڕەبی دەستە خۆش بێ و خوشويسي دلي خوشويسي پیغمبر عزیز صلی الله علیه و سلم زیاتر کلا دل درون ما ان شاء الله خير خوشويساني رسول خو ما شاء الله امين يا رب خدا سخوش ما وصيان خو بخير بين امين يا رب ان شاء الله ما استاذ سنگر عبد الله ما سل بيرو باور فكر اسلامي خو بخير بين سپاسانه خو بخير بين ما وصيان بما خوشا بما بيت برنامج كي لبنان اگر اماجي كي بيبكي دواتر بانكيش ما بفرمي ان شاء الله لخدمتنا بتشوازك لخدمتنا بدلي خود
کامت پێخۆشە ئێمەش سەرتا ئەو بانگی ناوەختمان هەیە قەیەکات با لە ڕۆ شەرعێکەوە ئینشاءڵڵا چەندە سۆتەکەی ڕۆن حەسەناتی بۆ نووسی ئەم سۆتە زۆرترە ڕۆ فەرمەوە سەگیان انشاءالله بانگی بگەم ئەم بانگە بە شوازی عراقی بێ انشاءالله شوازی خۆمانی انشاءالله الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله خۆش خۆی گەورە پاداش بێتەوە بەڵا زان و خۆشەویستانمان دەچینە لای ناوبڕێک و دواتر بەردەوام دەبین لەگەڵتان بڕگەی خواردن و تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین زەیتی کاشۆ ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە شانازی دەکەین کە یەکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان ئێمە لە نەخۆشخانی بەخشینین لای ئێمە دڵنیاتری
کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرا کاشۆ دەوا و دەرمانە هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە بەڵازان و خۆشەویستان بەردەوام دەبین لە بەرنامەی سیگەوهر مامۆستا فیچەرێکمان هەیە لە ڕانیە دروستکردنی خواردنی خۆماڵی لەسەر شەقام کێلانەوەهانی خواردن هەیە لەسەر شەقامەکانە دروست دەکرێتتر بە تایبەت گەنجانەوانی کە شەوان بە دەرەونیا خودە و هەر کەسێ ڕێوارێک لێەوە ئەیکرم جۆرە خواردانەش خەڵک زۆر گرنگی پێیان خۆشە بە کاک دیار و کاگنەریمانیش بڵێن کاک دیار گیان ئەوە ئێمە شتی تریشمان هەیە فیچەرێکمان هەیە خواردن کە لەسەر شەقام دروستەکرانی هەروە نەزانێەوەش دەزانن ئەوە مۆنافیسان بۆ دروست بۆ سەر ئەیبینن ئێمە لە خزمەتیانە جێگە شانازیشە ئازان دەچین لای ئەو فیچەرە و دواتر دەگەڕێنەوە لاتان. من عایشە عەبدوڵڵا خەڵکی ڕۆژهەڵاتم دەگەڵ هاوسەرەکەم پژی ژیانمان ئەبە و شێوە پەیدا دەکەین شەوانی ڕەمەزان ئێستێ بە شەو دێین سەعات 9 شەوێ دێین بۆ پاشەوێ پێش ڕەمەزانیش سەعات 5 دێین بۆ 12 شەوێ خواردنەکانیشمان سروشتین خواردنێکی کوردەواریە کەلانەیە کولێرە بە قیمەیە بە شەکرە بەڕۆنە بە تەڕە پیوازە عەرزم بە عەزوودەم خەڵکی ڕۆژهەڵاتم پێکەوە لەگەڵ ئەو خاتونەی ئاوسەرم ئەوی شێ دەکەی نێرە و وەڵامە شەوانە لەسەر شەقامی گەڕەکی نەورۆزین بژیوی ژیانیشمان لەسەر ئەو کەسابەتەیە ئەمەم بەیانیان ئەگەر هەڵدەستم دەخەوێ دەچێ پیوازە و قیمەیە و ئەو کەرەسەی کە پێویستە بۆی شەکەبانە ئەمن دەیکڕم ئەگەی هاتمەوە ماڵ لە ماڵش پیوازەکان چا دەکەوت داشاتەوە و وردیان دەکا و قیمە و ئەو شتانەی کە پێویستم بۆ وێرە مسازیان دەکەین و وەڵا لێرە ئەو وەستان نەمی شاگردی بیم ئەو لێرە دروستی دەکاویت بۆی دەبرجێنم ئەوەی شەکەیە بە تایبەت ڕانیە کەبێتە منطقەی پشتگوێنێ بەڕاستی خەڵکێکی ئەو توی تێدایە وەڵازە جەمهوری زۆرە لەخوای بەزیاد بێ سپاس بەخوای جەمهوری زۆرە ئارەڵە زۆریش داوامان لێ دەکەن دڵ دەبێ شەکەتان گەورەکەن ئینشەڵڵا ئەگەر لە داهاتوودا دەستت خۆش بێ دەست و ساوت خۆش بێ کاکە دەستت خۆش بێ بۆ کەلانە جوانە بەو شەوە ڕەمەزانە و کەلانە خۆشەی دەخۆین کاقاسم دەستی خۆش بێ زۆر بە جوانی چاکردو و دەست و ساوی خۆش بێ شتێکی زۆر بەتامە شتێکی تایبەتە شتێکی خۆماڵی و خۆشە واقعاً بۆ شەوە ڕەمەزانانە خۆشە بۆ پارشەویش خۆشە ئینسان بەکاری بێنەوە بیخوا شتێکی بەتامە دەست و ساوی خۆش بێ
دوباره سڵاتان لێ بێت ئازان و خۆشەویستانمان بەردەوام دەبین لە بەرنامەی سیگە هەرماوە سەگیان وەک پێشتی ژاماژت پێکرد پێدەنی نێو شەوانی قەدرەوە جا زۆر گرنگە مسلمان ئیماندار لەم شەوەدا زیاتر جهودی خۆی بخاتە گەرمبووی کە زۆرترین ئیبادەت کۆ بکاتەوە توێشوەکەی زیاتر پڕ بکات و ئەو دەشەوە هەمووی دابنیشین تاوەکو ئینشاءالله ئەو 82 ساڵەمان بەربکەوێ ئینشاءالله طبعا کاک دانیار یەک سوورەتی تەواو لەسەر قورئان لە قورئانە لەسەر شەوی قەدر هاتووەتە خوارەوە ئینا ئەنزەلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من ألف شهر جاء فرميت يكيك زانا كان فرميت يعني توسي تأكيد لسر أمشوا إنجا باسي قدر زانين يعني قدري أمشوا بهوي قرآن ويا قدري مانجي رمضان خدي خوي هر بهوي قرآن دامزيني قرآن ويا جاء فرميت خوي جورا فرميت بكي مصرم وما أدراك ما ليلة القدر إيوه نازان أمشوا تشيا يعني أمشوا ما هي تكاني قولي أمشوا ناوروكي أمشوا هروا بأساني درك ناكريت خوي جورا ببي أوي كتو تشنيك نزيك بيتوا الأخوة تشني مقام الله خوا برزا أو أنا دركيات بو أمشوا بيدا أو أنا دركيات بو شوكاني في الحجة أداتهم جاء صحابة تابعين حتى بيغمس صلى الله عليه وسلم إمامي طبري رحمة إخوة اللي بفرموديه كأنه زور سيدة دانيال أفرميه كمن نمبي براسي أمره لمحاضرين ما وصايا كيوم لي أبوه فرميه بيغمر صلى الله عليه وسلم لم شوانيا لم دشويا تنانت إيوارة بونان خواردني إيوارة چندن که خورمایکی به پله خواردو تا هیچ کی نخواردو لپارچه ونانی خواردو بو اوی فریا کوید هیچی لدزر نشیدم شوا ما شاء الله افرمي بس بيني نيوجي جماعه وصف پیغمبري جواني پیغمبري ندرای خواب يعني اواش يعني بله افرمي چندن که خورمایکی خواردو یکسر خلصاوتو مجالي اوي نبو به هیچ جوري نقصبك نتيقلي لغل خزانه كان نقصي اعتيادي بك نا تيقلي خلقك يكسر خليك عباده ذكر قرآن خوندن نيوش عبادت أفرميت بلام شتيك يكرد بيغمس صلى الله عليه وسلم لبيني مغرب وعشاء ببلا خويا شورت إن جاءت شو ليلة القدر بوي زور باك تميز بيت شتيكي جوين لبركر حتى هندك لا تابعين ياخذ لخلفي دواي أوان كاكر كان أفرميت لجياني أوانا سيران كردوات يوهب لو شوية لو شوية بتايبتي جليكي أو شوية لبر كردوها لصالك الدوراني كردوته بس شيء قدر لبري كردوه إذا شلون تشبيه نبي إما زور جار جليك لبركين بو كي بو نوروس بو آهنجك بتايبتي لأفرتانا أو هيك سيرك الله يجلي بهارا كردوانا تجارة لبري ناكن شو خلق بيوي بينيوتي بس أم أولياء ودوستاني إخوة أم تابعينانا چون لشوی قدر ئەمەیان کردووە ئەو جلەی کە لەبەریان کردووە تایبەت بۆ بە شەوی قدر جوانترین جلی خۆیان هەڵبژاردووە اینجا لەم شەوەیە ئەفەرمێ حتا نەک پاشێ و ئەمان لە نوێژی عەسرەوە دەستیان پێ کردووە چکۆتیانە نەوەک لە نوێژی عەسرەوە بەرەکات دەست پێ بکاتی ئەم شەوەکە دابارێ حتا یەکێک لە ئیمامی شافعیە فەرمێ ئەگەر کەسی هەر هیچی بۆ نەکرا هەر فریای هیچ نەکەو لە شەوی قدر دابنیشێت با نوێژی عیشا ونيجي باني بجماعات كبشكي هربركه وبون 20 سال هربركه شوك امدو نيجي زوزو غرنغا امدو ام شوا اگر خواب بنصيب ماني بكات كاك دانيال ان شاء الله كلايم شو ان شاء الله دس بيكات اگر خواب بنصيبي بكا ان شاء الله ملا نيجي عصر ولا برنامجين ان شاء الله فاتحه خير ان شاء الله سرتاي خير بشت بخواب اگر برمان بكويت اواتو 83 سال يا 84 سال لعبادتي توكمي قبول كراو ورقري قبول كراوه دي زمانيه بو يكي 85 سال عمري هبت ببردواميش خليك عبادات بيلي قبول كري بس تو عملي قبول كراوه كواتا شن اسفه لدسيبي شن اسفه يما خليكي حلقه وخليكي موبايل وخليكي فيسبوك وخليكي ام دشوبات الخان كين بو عبادتك طواو خستو خول شن بو ما نكريت براسي لم دشوا بهيج جور درغينكين حتى كاك دانير من بيشنيار كم يسكا منو جناب لم برنامجك وقت من بيدنا مقرشو بيت با تسبيحاتكم كاكا معاس كاكا أركان أم برا برزانيتر الشيخ برزكان لوقتي يشكرنا كيانا شيء تيجي ما تسبيحاتي خوابك كاك عادل لسرو يسكا لكنترولا يعني أم لم كاتاني صلوات بين استغفر الله بكين لا إله إلا الله بكين شك زور جار أم فرصة دوباره نابيتوا أم كاتا كي الله صار كتير ما أم شوانا ما بنصيب بيتوا أم اشتاو سيالله لدسمع درجة والله بالتأكيد والله ما مصاب بالتأكيد يعني زور لزانانا فرمن
بەدەلەوەی کە عیبادەت و نوێژ و زیکر و ئان ئەنجامەدەین هەندێک جار کاری چاکە بەخشینێک ئەنجامەدەین بەخشینێکی زۆر بچووک لەوانەیە بۆ منە 1000 دینار تۆ وەکوا بێ 80 ساڵ تۆ ئەم پارەکەمە بەخشی بێت یا ئەستەغفیرڵڵاه کردوێ یا هەریەک یەک ئەستەغفیرڵڵاه بکە ئەنێمە چەندەکە ئەو 80 زۆر بەڵێ خۆی گەورە بە نصیبمانی بکە و دوعا بکەین هەمومان ئینشاءالله خوایە ئەو شەوە ئەو سەعاتانەمان بە نصیب بکە یا ربی لە دەستماندا ئینشاءالله خۆی گەورە اللهم آمین یا رب العالمین بتوانین زیاتر عیبادەت و پەرستی تێدا ئەنجام دەین بابەتێکی دیکەمان هەیە مامۆستاگیان کە هەمیشە وەکو استراتیژ و پلانی بەرنامەی سی گەوهەر بابەتێکی تەندروستی ئەوەی کە پێوەستە بە تەندروستی و پێوەستە بە لەش و لاری جەستەی مرۆڤەوە گرنگی پێدەدەن یەکێک لەو بابەتانی کە هەڵمام ژاردۆ ئەمڕۆ باز لە گرنگی وەرزشکردن دەکەین لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا مسلمانان ئایانەوانی کە بەردەوام پێش ڕەمەزان وەرزشیان ئەنجامدا و لەم ماگەدا چۆنی زیاتر وەرزش ئەنجامدن لە چ کاتێکدا باشترێ لەگەڵیشیدا باز لە ڕێخستنەوەی خەو دەکەین کە ئەو ڕاهێنەرە وەرشێمان ئاماژی پێ دەکات دەگەر ئامادە بێت دیارە میوانەکەمان ئامادە نییە دواتر لەگەڵیا بەردەوامە بین ماوەسار بێنە سەر بابەتی شەی قەدر کە ئەمە زۆ گرنگە خۆی ماوەسا دیاری کراوە لە کێ دەست پێەکە پێشتر ئاماژە بە شتێکی جوان کرد کە دوایەوەی کە پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم ڕۆژووی ئەشکاند و دواتر ئەوە بێ یعنی ئەمە دلیلە بۆی کە لە دوای مێژی ئێوارەوە دەست پێەکە لەگەڵ مەغریبە دەست پێەکە هەر بۆیە یعنی ئەم تابعین یاخود سەحابە یاخود پیاوچاکان و خواناسان احتیاطیوان کردو نەوە لە دەست دەرچێت با ئێمە سەرەتاکانیشی تقریبا وەزعیان لە دوای عەسرە گۆڕاوە یعنی لەم کاتانەوە ئیتر وردە هەناسەی شەوی قەدریان هەڵمژیوە زیاتر لەگەڵ ئەو نەفەسەیە ژیاون اینجا کاک دانیار ئەم شەوانە کۆمەڵشتی زۆر تایبەتی تایە حتا هەندێک لە خواناسان کە باسی واکەن کە کۆمەڵی نیشانە هەیە یعنی هەتا نیشانەی ئاسمان نیشانەی بەرەبەیان کە خۆر هەڵیەت گۆڕانکاری بەسەرایە بعضی نیشانە هەیە مەرجنی هەموو کەسێ ببینێت لە کاتێکا کە سەدان هەزار کەس جاریوە هەیە شایەتی لە سەرمادەن کاڵێ فریشتەی خۆمان بینیوە سوژدەمان بینیوە ئەڵێ چەنەها شتمان بینیوە کە سوژدەی بردووە دار و بردمان بینیوە نەوەیەکی تر بووە گوێبیستنمان هەستکردمان بە بیستنمان جیاواز بووە جیاوازیەک لەو شەوەیە هەیە بۆیە زۆر جار کۆدەنگیەک جاری وایە دروستە بێ لە بینی هەندێک خواناسە لە شارێکە لە وڵاتێکە ئەڵێن بەخوا ئەمساڵ 23 ڕەمەزان لەوە شەوی قەدر بێ یاڵێن 27 ڕەمەزان ئەو نیشانانەی کە بینیویانە ئەو نیشانەی بینیویانە هەندێک نیشانە هەیە وەکو عەرزم کردی کە مەرجنی نیشانەکە زاهیری بێت باتنیە جاری وایە خەڵخەوە بینێت یعنی خەوێکی ڕاستە بینێ کە خوا نیشانەیەکی پیشانەدا کە ئەم شەو تۆ پریشکەکانی شەوی قەدرێ بەرکەوت ئەم شەو ئەو عمرە تازە و بۆ نووسرا یعنی چەند خۆشە لەم شەوانەیە عمر تازا بێتەوە ڕسق تازا بێتەوە کاک دانیار نوێ بێتەوە بەرەکەتی ئەو عمر و ڕسقەت دەسەکەوێت دی باش ئێمە ئەگەر هەر بۆ دنیایشمان بێت خۆ باشە لە دنیای خوا و بەرەکەتە لەم شەوانە ئاڕێژێت بۆ هەر یعنی بێبەش بین لەم بەرەکەت ئەم شەوانە بۆ شەوەکانی دوا ڕۆژمان بۆ لە دوعاکان ئەم شەوانە بێبەش بین کاک دانیار تۆ دیقەتی ئەوە بکە لەم شەوانەیە ئێمە پاڕینەوە خوایەکیان ئەو دوعانی کە ئیکەین صالحمان کە ئیمانمان زیاد بکە عەفومان کە لێمان خۆش بە یعنی سە تۆ داوای اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا ئەم دوعایە ئەەکەی باشە ئەم دوعا ئەگەر تەمەنی 83 ساڵی بۆ بنووسێ یعنی تۆ بەردەوام 83 ساڵی خوایە لێم خۆش بە و عەفوم کە و میهرەبان بە لەگەڵما هەبێ لەش مەحشەرە ئەبێ ئەم نامەیە چیتیا بێ ئەبێ ئەم غوفرانە چەند فەرقی هەبێ لەگەڵ کەسێکە کە هیچ نەپاڕاوەتەوە شەوەکە بە درێژایی شەو خەوتو سەری حەڵقەی کردو هیچ باکی لە شەوی قەدر نەبووە ماوەستا وەکو ماوەستا پێشتریش ئاماژەی پێکرد ماوەستا سەنگەر یعنی پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم هەموو ڕێگایەکی گرۆ دەبر کە نەچینە ئاگری دۆزەخوانی نەسووتین خۆی بەڵادەستی بە هەمان شێوە یەکی لەم وێزگانە شەوانی قەدرە بۆی داناوی یعنی ئەو هەموو عیبادەتە بکەین ئەو هەموو پەرستش ئەنجامدەین بۆی کە بۆمان بنووسێەوە تێشومان بۆ ڕۆژی قیامەت پڕ بێت یعنی ئەمانە ئینسانی مسلمانە بیر لێ بکاتەوە ینی بۆ خۆی گەورەترین عیبادەتە یان ماوەسا ویسم باسی ئەو بکەین یەکێک لەو عیبادەتانی کە هەندێک مسلمان ئەنجامی دەدات ئەکتیکاف و مانەوە و لە خەڵوت و بەتەنیای ئەمە چۆنی ئەمە تا چەند گرنگە مسلمان گرنگی پێبادووە تێڕامان و بیرکردنەوەیکی قوڵ بەرێ لە دەسەڵاتی خۆی باڵادەست هیچ لەسەر ئەو نیعمەتانی کە بە ئێمەی بەخشیوە ڕاستە طبعا ڕۆژە مامۆستا بەڕێزەکەی لێرە کە باسی ئەتیکافی کرد زۆر جوان باسی کرد ئاماژەیشی بۆ کرد کە تۆ بۆ نمونە ئەگەر نەشتوانی هەموو دەڕۆژەکەی ئەتیکاف بکەی خۆ توانیسە کە لە مەغریبەوە یا لە عیشاوە کە چی بۆ مزگەوت و ئەتیکافت کرد لە مزگەوت تان پارشیە و
بڕیار بی خوایەوە من لە ئێستاوە تاوەکو پاشتی و ئەتیکافەکەم و لە مزگەوت ئامێنمەوە ئەم سنەتە جێبەجێکەم هەمتر سنەتی ئەتیکافەکەیش بۆ نووسێ و هەمتر شەوەکەش زیندوەکەیتەوە بەڵام گرنگە کاک دانیار ئێمە بەڕاستی بیسەران و بینەران و خۆشەویستان هەموو ئاگدار بکەین لەوەی کە بەڕاستی گرنگی ئەم شەوە لەوایە کە سەعات و دەقەکانی نەفەوتێت ینی وابزانین ئێمە لە حرەکەتێکی زۆر زۆر گرنگایی ئیسە بۆ نمونە ئەگەر کەسێک بڵێن ملیۆنی دۆلار ئەم شەوە دۆزیتەوە لە فڵان شوێنە بگەڕێ باوەڕ هەبێ کاک دانیار کابرا لە حیبەتە ئێمەش حیبەتە بە بیجامەوە ڕووین بە تراکسود دۆڕین بیریەوە نییە کە خۆ گۆڕی اینجا خاکەناز نابی بە چنگ هەڵیەکەنی بزانام لەکوایە چکە ئەڵێن بانگی بەیانی ئیتر لە دەست دەرەشێ نامێنێ تا بانگی بەیانی تۆ بۆ منتخە ئەگەڕی بەڵکۆ ملیۆن دۆلار دی باشە ملیۆن دۆلار لەکوێ و ملیار دۆلار لەکوێ و شەوی قەدر لەکوێ شەوێک کە ژیانێکە بۆ مسۆگەرەکە لە بەرزەخە لە قیامەتە کە هەتایە نابڕێتەوە ینی ئەوانەی کاک دانیارکە بابەتی نزیکبوونەوە لە مردیان بینیوە حاڵەتیانە گۆڕێ شت باسی ئەوەیەکەن یعنی مەشهدێکی ترە بینی بەشتێکی تر بەدیەکەن عالەمێکی تر نەزەریان بۆ جیهان زۆرە گۆڕێ ئەڵێ تۆچیتە جیهانێک وەکە وایە بە ملیۆنەها و ملیارەها چاو ببینی بە ملیارەها عقل بیر بکەیتەوە بە ملیارەها چێژ وەربگری ئەمە تکەیتەوە نابێت ماوەسە زانایگەن بەباشی ناوەکەم بیر نییە ئەفەرمێ بەس لەو شوەیە خۆی باڵا دەست لێم خۆش بێ بەسمە بەس لێم خۆش بێ لەو گوناه و تاوانەی کە ئەنجامدا ئیتر پاداشت و ئەوشی چی کەم نایە لە بەهشت و لە ئەو بەس ئەوەی کە لێم خۆش بێ بۆ خۆی هەموو شتێکە خۆی باڵا دەست ئەو هەموو نازن ئەمەتی بم بەخشی وەڵام من بێم تاوان و گوناه ئەنجام دەم پێما بێ میوانەکەمان ئامادەیە ماڵسەگیان بەخێرخاڵین میوانەکەمان بکەی بەڕێز مامۆستا ئارام ئەمین ڕاهێنەری دەوڵەتی هەڵێکە سەلام مامۆستاگیان خوا بەخێر بێ خوا بەخێر بێ هەر باشەڵاتەوە بین حەزمان لە ڕاضە و لە خوا بەخێر بێ مامۆستاگیان تند و تۆڵی و بخۆری مامۆستاگیان خێر بێ یاخوا خێر مامۆستاگیان خوا بەخێر بێ خێر بێ یاخوا مامۆستا ئارامێکی لەو گرنگی و احتیمامانەی کە پێدرێ لە مانگی پیرۆزی ڕەمەزانە تۆزێ پاشەکشەیەکە وەرزشکردنە بە تایبەت ئەوە نییە زۆرێک لە وەرزشکاران برسیانە بێت و یان بە ڕۆژوو ناتوان بە ڕۆژا وەرزش بکەن هەندێک لە ڕاهێنەرەکان ژەڵێن بە شەوی شالەوانێ زۆر باش نەبێت ئەجا گرنگترین ڕێنمایی چییە بۆ وەرشەوانان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا سپاس سەرتا بەناخوای خوا بەخێر بێ سپاس بۆ هەموو بینەرانیش سەرچاومە مانگی پیرۆزی ڕەمەزان حکمتێکی ئیمانیە وەکو ڕۆح وەکوی کە تۆ سپاس گوزاری خوای گەورە بکەیت کە لەوەی ئوجەستەی پێی بەخشیوی و نیعمەتانی کە لە سەرزەویە بە مرۆڤەکانی بەخشیوە وەکو سپاس گوزاریە کە تەنها بۆ خوای گەورەیە وەکو تەندروستی وەکو سەحەت و لەشی ئینسانیش ئێمە کۆمەڵێک چالاک کردواتە ئەوانەی کە لە شەبن بەڕێوە تایبەتن بە هۆرمۆن ئەو شەوەیە کە تۆ بتوانی کۆنتترۆلی لەشی خۆت بکەی بتوانی بە سیستەمی سێکتەرەکانی ژیان کە بریتین لە هۆرمۆنەکان برتین لە کاتی خەوت برتین لە خۆراک برتین لە جوڵەکان برتین لە ئاو خواردنەوە نیعمەتانی کە خۆی گەورە بە لەشی ئینسانیەوە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بەدەل لەو 11 مانگەی تر کە ئێمە هەمانەوی شەوەی کە تۆ 13 کاتژمێر تۆ لەم وەرزەی ساڵاکە تیاین هیچ خۆراکێک وەرناگری کاتە لەشی تۆ ئەکتیڤە حازرە بۆی کە تۆ ئەو کاربەی کە لە لەشتا بیسووتێنیت کە بە شێوەی کیلۆکالۆری لە خۆراکەکان وەرەگرتووی خۆراکی تەندروست بێ یا خۆت خۆراکی ناتەندروست بێت وەرەگرتووە لێرە ئێمە پێویستیمان بۆی وەکو جوڵەیەک بتوانی سوودی لێ بینی وەکو وەرزشکردن بە پێی توێژوینەوەکان و ئەو ممارەسەی کە چەند ساڵێکی ڕابردووە ئێمە هەمانە با بڵێن لە وەرزشکردنە ئەو شوەیە کە بتوانی کاتژمێرێک بۆ 3 چارەک پێش بەربانگی ئێوارە بتوانی سوودی لێ بینی کاتێک دانی بۆ وەرزشکردن ئیتر وەرزشکردنەکار ئەوە نییە تۆ لە هۆڵێکی داخراوە بیت بتوانی لە ماڵەوە بی هیچ ڕێگرێک نییە تەنان سەرەتاییشن ناوێ نەخێر وەکو لەسەری با بڵێن ئێمە چەند جارێک ئاماژەمان پێ کردووە گەنیسان بیانووی نەبێ بۆ شتەکان وەرزش لە هەموو جێگەیەک تۆ توانی سوودی لێ ببینی بەس کاتێک ئەو کاتە کە جنابتان باسیەکەن کاتێککە تەڵان نیسان زۆر برسیەتی یا زۆرمانەوە زۆر ڕاست وەرزشکردن لەو کاتانە زۆر باشە بۆ چی باشیانی ئایا زیاتر وزە سەرفەکەی زیاتر
هەتا چوری دابەزێ بۆ چ شتێک باش لەو کاتە خۆی سوودی زۆربەی ینی کە سوودی کە تۆکو لە شوەرێگریت لەش ئینسان تەنها و کەسانن چوریان نییە کە لەشیان فات ینی وەکتە ئاڵساوە تادۆ کەسانی کە لەشیان فیتەوەتە ڕێکیشە ئەتوان سوود ببینین لەو کۆمەڵە چوری کە هەیەە شەر هەر ئەو چاوەری نییە کە لە ژێر پێستا هەیە چوری هەیە لە خوێنە چوریە لە ئەنزیمی جگەرە تۆ توانی هەموو ئەو چوریە ئێڵدیڵە تەندروستانی کە لەش ئینسانە هەیە تۆ بتوانانی بیسووتێنی لەڕی وەرزشکردنەوە لەو کاتەیە بۆچی ئەو کاتە دانراوە بە پێی توێژینەوەکان لەشی تۆ کە کۆمەڵێک کات هیچ شتێک وەرناگری تەنانەت ئاویش وەرناگری لەشی تۆ ئیستعدادی ویتایە تەنها کار بسووتێنێ ینی هیچ ڕێژەیەکی پرۆتین لەوێ دەست بە سووتانن ناکە وەکو وەرزشکردن لەبەرەوە بە پێی توێژینەوەکان زۆرترین نەتیجە و دەرەنجامی سوودبەخشین لەو کاتە بەڵێ ماوەسا ئێمەوە لە جانبی ئاینی و لە ئاینی پرۆزی ئیسلامدا ئەم ڕۆژۆمان بۆ دانراوە لە جانبی زانستی وەرزشیشدا لای ئێوە چۆن چۆنیە ئێوەش ئاوا بەو شێوازە هەیە کە مەسەرەن ئەوەندە کاتژمێر برسیتان بێت بۆی کە سوودمەند بۆ جەستەی بەڵێ لەشی مرۆڤ دانی بە حکمی ئێمە لە وەرزشەکان با بڵێن مە وەرچی لە جوانی واتە لە شڕێکی وەرەگرین ئێمەکەن بە دوو بەشەوە لەشێکمانێ دروستێکن وەکوی بۆڵکی ماسوورکەکە تۆ ماسوورکەکانمان گەوراکەین بە حکمی پرۆتین و کۆمەڵە با بڵێن تەواوکەری خۆراکی ئەینێ لەشەکە بە پێی سیستەم و ژەمی خۆراکیەکان کە تەوزیعەکەی لە کۆی ڕۆژەکەیە ئەمەیان جیاوازە ئەمەیان لەوانەیە نەتوانێت کۆنتترۆلی با بڵێن هەموو کاتە بکاکە 6 کاتژمێر نەتوانێت هیچ نەخوامان تۆزێ با بڵێن زیانی هەیە بۆ ماسوورکەکانی هەرچەند لە مانگی ڕەمەزانە حکمەتێکی خۆی تیا منستە شخصی لەو مەرحەلەیان ویسکە شێکشن سپاس بخوا بەڵام بەدەر لەوان ئەو کەسێکیان کە چوریەکی یاخود دەوێت خۆی ڕێکاتەوە ماسوورکەکانی با بڵێن گەورە نین خۆراکێکی زۆر باشی پرۆتینی ڕۆژانی پێویست نییە بەڵێ توانێت سیستەممان هەیە تەنها سیستەمێکی ڕۆژوگرتنیشمان هەیە بەدەل لە مانگی ڕەمەزانی پیرۆزی شەوکەتانی کەسانی کە چوری لە لەشیانە زۆرە وەکو حەجم وەکو چوری ژێرپێست توان بەڵێ لە شەو ڕۆژێکە ئێمە سیستەمیانێنی یەک ژەم نان بخوات یاخودەوە تا ژەمەکەی زۆر بچووک بێت یاوە تا هەمانە لە هەفتەکە کامل با بڵێن کۆمەڵی خواردنی دیاریکرایی بۆ دانینی یەک ژەم فری بۆ دانین یا یەک ڕۆژ فری بۆ دانین ئەو سیستەمەش بەپێی بەرنامەکان و بەپێی شەخسەکە و تەمەن و ڕەگەزەکەی بەڵێ هەمان ئێمەش وەکو وەرزش بەڵێ ماوەسارم ئەگەر وەرزشکردن دوای نان خواردن ئایسە بڵین کەسێکە بەڕۆژووە لە چ کاتێکا زیاتر ئەگەر بۆی نەکرا لە پێش بەربانگە لە پێش پاشیە یاخود لە دوای بەربانگ ئایا زەرری هەیە وەرزش بکات دوای خواردن ڕاستەخۆ بەڵێ تۆ بە حکمی و 13 کاتژمێری کەیلی شتێک وەرناگری بە تایبەتی لە مائیدە و سورێنج کۆڕی خۆڵەکانە هەم ڕێخۆڵە بچووک هەم ڕێخۆڵە گەورەش گرژیەک واتە وشکبوونەوەیەکی باش لە لەشا دروست بووە چکە 13 کاتژمێر کاتێکی زۆرە کە تۆ بێهێزیەکش لە لەشا دروستە بێ و کەسانی کە ئەنوێت دوای فتار با بڵێن بتوانن وەرزش بکەن لە شەوە ئەتوانن خواردنێک وەرگرن بە شێوەیەکی ورتر ینی بۆ شێوەیە ناکە تۆ دانشی بەشێکی زۆر خواردن وەرگیت چکەوە زیانی بۆ هەیە لە شت قورسەکە دوای وار لێکا خەواڵ و بیتەنان ناتوانانی جوڵە بکەیت بلعکسیشت ئەو کەتۆی ئەو کەسێک کە ئەوێ ڕۆژۆکە بگرێت لە شیوەکو تەندروستیش زۆر بەمان بۆن منەوەزنیان دابەزێت چاودەکانە سووتێن بەس تۆ گەرژەمی ئێوارەت بە شێوەیەکی نابەرنامە بێت دڵنیا بە لەو زیانی زیاتر بێ وەزنیشە زیاکە کەوادا هەدەفەکەت نەپێکیوە بەس ئەو کەسێک کە بە ڕۆژووە کەیوارە فتارەکاتەوە گەر بتوانێت نامەتێکی زۆر جوانمانێ من شۆربای نیسکی پێڵین کە هەم پرۆتینێکی پاک هەم ئاسن هەم ڕێژەی خوێنیش زیاکە کۆنتترۆلێکە ئەتوانی بە شێوی شۆربا وەریگری بەبێ ڕۆن کاتە لەش حەیویە بێت با بڵێن لە بە زۆر جواری خۆڵەکان با بڵێن ئەگەشێنەوە دواتر ژەمێکی خواردنی پاک وەرگریت تەندروست بێ بە سوودیە بێت وەکو پرۆتینەکان یاخود وەکو کانزاکانی تیا بە لە سەوزە و بەڵێ ڤیتامینەکانیش لەگەڵیشیا بتوانیت کاربێکی پاک با بڵێن لە برنج بێ ڕۆن بێ هەر باشە یاخود پەتاتەش بێ هەر باشتر لەمە وەرگریت کاتژمێر نیوێک بۆ 2 کاتژمێر دوای ئەو ژەمی ئێوارەیە بتوانێت بچی بۆ وەرزشکردن ئەوەی هیچ زەرێکی بۆ لەش نابێت بگرە سوودی زۆرتریشە ماوەسا هیچ ڕێنمایەگەیە بۆ کەسانی کە لە هۆڵەکاندا وەرزش ئەنجام دەدەن و لە هۆڵی یاری ئاسنی پێوترێت ئەمانە چۆن چۆنیە بەشەوە بێت بە ڕۆژا بێت چۆن باشە بۆیان کە وەرزش ئەنجام بدەن
ئەوە کو لە سەرتا ئاماژەم پێ ئەگەر تۆ لە شەکە بێوێت چوری بسووتێنە باشترینیان پێش فتارە ئەگەر بتێ لە شەکە پارێزگای زیاتر ماسوولکەوان بەڵە پارێزگای لە مانوی ماسوولکە بکە بێشە یاریکەی بەڵام سیستەمی وەرزشکردن لە ڕەمەزانە بێ کۆرساتی بگۆڕێت لە ڕووی تیکرارات و سێتاتی پێڵەن کە ڕاهێنەرەکان و یاریزانەکان باڵی لەوە زۆرتر ورتر شارەزاترن چکە لۆدەی کە لەسەر ماسوولکە لە پێش ڕەمەزانە لە مانکانی کاتۆ خسووتە سەر ماسوولکەکە چوەکو وەزن چوەکو تیکرار و سێت لە ڕەمەزانە ناتوانانی ئەگەر بیکەیت بە زیان بۆ تەشکێتەوە چکە لەشی ئینسان لە ماسوولکەکانە کۆمەڵێک ڕیشاڵی تیا احتیمالی بچڕانی زۆرترە لەبەرەوە زەختە نابێت بکرێتە سەری بە شێوەیەک بەس بۆ مانەوە بێت دواتر لە دوای ڕەمەزانەوە توانی بۆ منە ئاوڵبەی بۆڵکین و هەتا حەجم وەرگرتن دروستکەیت ماوەسارە بەنسبەت لە جوانیوە ینی ئایا ئەمە وەرزشە یان هیوایەت و حەزە یا سوودەکانیمان پێ بڵێ ئەم لە جوانی ئەم ماسوولکانە کە گەورە بن ئایا زیانی هەیە دوای ئەگەر واز لە وەرزشەکە بێنی سە بڵین هەیە بینێک خەریکی بە دوای وازی لێرێ ینی سوودەکانی و زیانەکانی ئەم لە جوانی چییە؟ سەرەتا خۆی هەموو وەرزشێک هەر کەسێک کە تۆ بیری لێکەیتەوە بۆ سوودە وەرزشەکەی ئێمە بێجگە لە سوودەکە جوانیەکەیەتی بێجگە لە جوانێکەشی سوودەکەی ڕووی بە خاڵی سێمیان کە تۆ ماسوولکەکانت گەشەی پێئی خۆی لەشی ئینسان هەموو مرۆڤێک 628 ماسوولکەی سابتمانەیە لە لەشی ئینسانە بە پێڵی 628 ماسوولکەمانەیە بە ماسوولکەکانی پێڵووی چاویشەوە کە لەکە هەموو حرەکەیەکی چاوە ماسوولکان ئاجوڵێن تاکە وەرزش کە سرجەم ماسوولکەکان بجوڵێنێ وەرسی مەلەوانیە سیباحەیە بەڵێ بە دوای ئەو باوڵێن ماسوولکەی بجوڵێنێت تقریبا 400 قسوور ماسوولکەیە بە پێی بوونیەتی کەسەکان چکان لێ لە شەیە کۆمەڵی ماسوولکە هەیە لە لەشیە کە ئێمە وەکو بۆ دیوەڵدەری پیاڵێن باڵێن وەکو کەمان لەستان باڵێن کە ئێمە خوێنێ لەسەرەوە باڵێن تەجروبەمان هەیە 400 قسوور ماسوولکە لە لەشی ئینسانە ئێمە توانی بەپی کۆرساتی ماسوولکەکان بۆ شخصە دیاری بکەین وەکو تەمرینکردن لێرە ماسوولکە هەمومان ماسوولکەمان هەیە بەڵام ماسوولکەکان وەکو چۆڵی لە جێی خۆیان وەکو خەوتون کومانە ماوەتەوە کە تۆ هیچ هەر تاچێک لەم ماسوولکانە دەسەکەی بە وەرزشکردن بەپی بەرنامەکان درا بە شەفتە یاخود بە دەمبڵسە یاخود بە جیهازا بەپی کۆرسات و بوونیە و ڕەگەزەکەشی تۆ ماسوولکان لە جێ خۆی گەشەی پێئی گەشەی ماسوولکە بە چییە بێجگە لە جوڵەکە بە خواردنە پرۆتیناتە کە پرۆتین سەرچاوی سەرکی دروستبوون و گەورەبوونی ماسوولکەیە دواتر خوێنە فشاری خوێنە کە لە دڵەوە با بڵێن تۆ ترومپا با بڵێن خوێنی بۆنیێری هەر تاچێکمان کاچین وەرزشی ماسوولکەیەکەکەی لە کاتێکە تۆ بۆن منە شخصێکێت ئەمڕۆ ماسوولکەی بایسەپسیەکە دووسەری پێڵێن لە ناوچەی با بڵێن پەلیستەرەوەیە ئەم جێگایە جوڵێنیت لێرا بۆ نمونە من ئەو یاریزانە و شخصە خۆی مێشکی پێڵە لەم ماسوولکەیە جوڵێنم یاعازەیە بەدڵە لە خوێنم بۆ بنێرە بەو جێگایە دوای دوو تەمرین تەمرینکردنی ئەو جێگایە ئەگەر ئینسان بە سەری پەنجەی دەستبا لە پێستی ئەو جێگایی سێرەکە لە هەموو جێگاکانیکەی گەرمترە بۆ لەبەرەوەی خوێن زیاتر فشاری چوە بۆ جێگایە ئێمە لێرە جوڵە کشانێکی زۆری بۆ دروستەکەین ماسوولکەکە گەورە بێت بێجگە لە هێزەکە وەکو قووەت دواتر کە خۆراکت تەندروست بوو پرۆتینی باشت خوارد پرۆتینەرەوە نیە و تەواکە خۆراکیانە پرۆتینمان لە خۆراکە زۆر زۆرە لە ژەمی ئێوارە هەتوانین لە هەموو ژەمەکانە پرۆتین سەرچاوەیەکی زۆر زۆر باشە بۆ مانەوەی لەشی ئینسان بە تایبەتی بە ماسوولکە کە تۆ ماسوولکە دروست کرد ماسوولکە من دایمە وایە بینم با بڵێن بەردەوامی وەکو درعێک وایە بۆ هێزقانی لەشی ئینسان ینی من زۆر کەسمالای لێگرتووە بەڵێ وەکو درعێک وایە وەکو پارێزگاریەکی زۆر زۆر باشی لێکە چکە بمانوێ نەمانێ لەشی ئینسان بە حکمی سروشتی لەش ئەگەر تۆ کالسیۆمێکی باشی نێتی ئێسقان تووشی پوکانەوە بێت یعنی لە هەموو حاڵەتێکە احتیفاز بەوە کە لە بەسیترین بەرکەوتنە شکان دروست بێت ماسوولکە ئێسقانەکە ببوورە کە تۆ ماسوولکەت با بڵین بەهێز کرد دەوروبەری هەموو سەرجەم ماسوولکەکان ئێسقانەکانت کرد بە ماسوولکە بەهێزت کرد گەورەت کرد لە دڵنیا بەلەوە کە تۆ بە بەردەوامی پارێزگاری لە ئێسقان تەکەی بۆ شکان ئەمە بێجگە لەو جوانی کەمێنێتەوە سوودێکیکەی ماسوولکە ئەنتیفاتە واتە لە هەر جێگەیەکە ماسوولکە بوونی هەبوو گەشەی کرد چەوری لەو جێگایە نامێنێ ئەگەر بوونی هەبێ سووتێنێت سوودێکیکە ئەوەیە کە ئەو شەخسە وەکو سروشتی هۆرمۆنی جیهێز لە لەشیە با بڵین کە شەوان سپاس بۆخوا خی گەورەی کاتە لەشی ئینسانە وەکو خوێندایەگرێت ئەوژەوەیە کە ئەو ماسوولکانەوە لە لەشی ئینسانەکە بە گەنجی بەردەوام بمێنێتەوە یانی ئەو کەسانی کە وەرزشەکە نەگە دیقەتی بی بێزگەلەوەی وەکو مانەوەی وەکو هەیکەل وەکو ئێسکە پەیکەر ڕێکەمێنێتەوە بەڵام تەمەنشی گەنجترە
ئەمە ئەگەر سیستەمی ڕێنماییەکانت دروست بوو کەسی شارەزا بەرنامەی یایتێ بەڵام لە هەمان کاتە هەمانەوەکو سەرەتا باڵێن بەڕێست ئەماتت پێکرد شەوەیە کە تۆ شخصمان هەیە سەقەت بووە سەقەت بوون بە مانای کەلیمە چەند ساڵێکی زۆر ئێستەمە بەناوبانگترین بۆدی بێڵدر لە یاریەکەی ئێمەیە ڕۆنی کۆڵمانی پێڵەن کە هەشتار مستەر ئۆلۆمپیای بردووە بەهێزترین بووە بە مەلیکی با بڵێن یاریەکە دانرێ بەڵام ئێستا لە 2015 کۆمەڵی ئەمەلیات ئێستا بەدا شەقڕ ڕاوەڕێەوە ئەمە لۆدێکی خیاڵی سەرکێشەیەکی خیاڵی کردبوو بەو شێوە هەشمانە بەهێز بووە لە شیلەوە نزیک بوو ئێستا هیچ کێشەیەکی نیێ و جوانە مەکەتە سەر و سیستەمە من کۆمەڵە سترۆیداتمانەیە کە بەکارین لە کاتی پاڵەوانەتیەکانەیە ئەگەر بێت و بە بەرنامە بەکاربێنی شتی کوالەتی بەکاربێنێ شەکای هێڵێتەوە بەڵام ئەگەر بێت و بێ بەرنامە بێت و لە شتی خراپ بەکاربێنیت و خێرا هەنگاونان بنی بۆ شتەکان بۆ نەتیجەکەت دڵنیابلەوە باجەکەی زۆرمان هەیە هەمانە چەند ساڵێکی کەم لە شێکی زۆر باش و گەورەی دروست کردە چۆپاڵستەرجی سەر عالەمی بەڵام زوو لە ناوچۆ ئێستا لە ژێرگڵایە سەبارەت بە تاواکەری خۆراکی چی هیچ ڕێنمایەکەیە لە مانگی پیرۆز ڕەمەزاندایانە ئەوی ژەرۆکو پێشووتر لەگەڵ وەرشەکەیە گرنگی پێدرێت و تا چەند گرنگە هاوشانی ئەو ینی گرنگی بدرێت بۆ خواردنی کە پرۆتین و تاواکەری خۆراکی تاواکەری خۆراکی هەر ناوی خۆی بەخۆیەتی کەواتە تۆ ئەبێ ژەمی خۆراکیەکانت کامل بێت ینی هیچ کەسێکەکە بیرۆکەی وابێ بڵم نەم سکوپی پرۆتینەوە ڕێگەڵمی کەمە بشێکەوە ئەستا برسیمە شێکم بەکارێنمەم سکوپا خۆمەوە لە جێی پرۆتینێک لە جێگەی داێت ئەمە بیرکردنەوەیکی زۆر هەڵەیە هیچ سوودێکی لە نابێتکەوەکو شەربەتێک وەرەگرێت تەنها شتێکی حەیەوی و نەفسیەن تۆ سراحەتی پێکەیت و سوودێکی وای نییە بەڵام ئەگەر هات و تۆ ژەمەکانت کامل بوو وەکو لەش بتانی ئەو پرۆتینەی کە هەتە بتوانانی استفادە لێ بکەی بەڵێ استفادە لێکەی بەدڵنیایەوە چکە یارمەتی تەیە بۆ ئێمە لە مانگی ڕەمەزانە بە حکومی تۆ چەند ساعتێکی زۆر هیچ شتێ ناخۆی پرۆتینێکمانەیە پێڵێن پرۆتینی قڕ واتە کاسین پرۆتینی پێڵێن کە تۆ توانێن پرۆتینە بۆچی ناوەکەی خۆی بەخۆیەتی قڕواتە خاو لەش ئینسانە چ لە مائیدە چ جگەر با بڵێن کە شیە کاتەوە لەش ئینسان ئەتوانێت لە 6 تاکو دەکات ژمێر ئەم پرۆتینەم سکوپە با بە لەش وەکو پرۆتین وەکو حەیویەک بیاتێ کە لە بەدەر لەو هیچ پرۆتینیش کەمان نییە ویشە بکە هیچ شتێکی کەمان نییە بەدیلی ئۆمانە ئەشەتوانێت و شخصە لە دوای پارشێ و کەنانی خوارد کامل بۆ پێش دانیشتنی سکوپێک لەوە وەرەگرێ توانی یارمەتی بە بۆ ئەوی کە زیاتر تەحملی بکە ماسوولکەکانی پارێزگاری لەمانەوە بکەن پرۆتینی چکەمان هەیە ئایزۆ پرۆتینی پێڵێن کە ڕێژەی کاربوو شەکر و فاتی تیا سفرە زیرۆیە بەس پرۆتینی تیا تۆ توانی ئەمە وەرگری و کەسانن کە چۆری لە لەشیانە هەیە وەرێگرن تەنها پرۆتینی تیا و کووتمان پرۆتین کە تۆرەگرن تیفاتی تیا یارمەتی تیا چۆرێکە بسووتێنێ کاربوو شەکر و فاتیشمان نییە کاتە لەشی تۆ بەس پرۆتینی پاکی وەرگرتووە یارمەتیە بۆی هەم ژەمێک وەرگێوەکو خواردن زایدن لەگەڵەوە شە چۆرێکەشی بۆ سووتێنێت ئاماژت بە شتێک کرد کەویش پچڕانی وازەم ماسوولکە بوو بەڵێ بۆچی ئەمە ڕۆدا ئایا ینی سەبەبی ڕوودانی پشانی ماسوولکە زەختی زۆرە و کەسە لە خۆیەکە یا چ شتێکەوە بۆ دروستکات لەش ئینسان ئەو ماسوولکانی کە هەمانە ئەگەر بیشوبێنی وەکو شێوەکو فۆرمی ماسوولکەکان لە تقریبا وەکو چەبڵێکی کارەباوایە بربەستی ئەم دیوارە با بڵێن ساهین کراوە ئەوکو احتیفازی پێوە کراوە بە ڕیشاڵێک ڕیشاڵ لە ناون کە تۆ هیچ بە خۆراک و بە جوڵۆ بە خوێنەکە لۆ دەخەیتە سەر ماسوولکەکانت ئەو ماسوولکان لە جێ خۆیان گەورەبوون دروست دەکەن کە گەورەبوون دروست بوو لە ناوەڕاستی یاریەتەوە بە حکومی و لۆدێکە خەیت وەکو وەزن تەمرینیان پێکەی دوو جۆر پچڕانمان هەیە پچڕانێکیان ئەگەر هەست بە ئازارێ بکەی وەکو جێگاکەی کە تۆ تەمرینی پێکەی مانووە بێت ئەوە نۆرماڵە چکەگەرەوە دروست نەکەی باڵکین گەورەبوون دروست نابێت بەڵام پچڕانی کەمان هێویش لە ئەنجامی بەکارێنانی وەزنی زۆر لە توانای خۆتە زائیدەن لەگەڵەوە شێوازی بەکارێنانی هەڵا لەو تەمرینکردنەیە بچڕانە دروستە بێت ئەو بچڕانیان مانەوە زۆر یعنی داتەبڕێنێ لە تەمرینکردن ئێمە شخصمان هەیە من خۆم لە هەوڵەکەی خۆمە یاریزانێکم با بڵێن تەمرینێکمانێ پێڵێن 5 برێز تەمرینی سنگی پێڵێن 120 کیلۆ لێیا بوو بانگیکردن پێ چەند ساڵە پێش ئێستا وتی مامۆستا هاوکاریەکم کردم بەسەر چاو چوومە سەرسەری و شەفتەکەم بۆ بەرز کردەوە لە جێی خۆیان توتم چەند تیکرارەتی و 6 تیکرارم هەیە چوانیان خۆی ڕۆشت هیچ کێشەیەکی نەبوو لەوەی پێنجەمیانە لە جێی خۆیان بیانی زۆر بەتوانا بوو ماشەڵا بەرزی کردە هیچ کێشەی نەبوو لەوەی پێنجەمیانە
دەنگێکی زۆر عجیبها یعنی پچڕانی ماسوولکە ئەگەر بەهێز بە بچڕێت دەنگی کەمتر نییە لە نیوەی سەوتی فیشەکێک بە بیتە ئەوە دەنگی بەرزە بەڵێ لە جێی خۆیان زۆری زاز بوو لێم وەرگرتەوە دام ناوا بڵین دەنگەکەی زۆر ینی ترسیانە لە بەڕاستی لە سنگی لێرە ماسوولکەی سنگی بچڕا هەموو ئەم مەجالێ بە قۆڵێ تاک و پشتی دەفەشی هەموو شینەکاتەوە بچڕانێک دروستە بێ تەنانەت کەلێکی وای تێکە ئیلا عملیاتی تەجمیل دکتۆری تەجمیل لەتوانێت بێنێتەوە جێ خۆی بە چەند مەرحەلەیە احتیمالی هەیە 6 مانگ بۆ 8 مانگ بۆ ساڵ ئەو جێگەی بۆ شێوە بمێنێتەوە تەسیر لە هەناسی ناکات وەکو هەناسە نەخێت هیچ کێشەیەک بۆ هەناسە دروست نابێت چکە تۆ هەناسە تەنها ئۆکسسیجینێکە بەڵامەوەی کە هەیەی تەنها پچڕانی ماسوولکەکان و شتێکی وایە بە نەشتەرگەری چاک دەکرێتەوە ئەکەوێتە سەرچێەوەی کە من باسەکەم قورسترین پچڕان بوو ئەوە بەڵێ ئەوێت چکە کەل دروستەکە لەو جێگا چکە ماسوولکە لە جێ خۆیان ساڕێژ بوونێکەیە وەکو بربەستێکی زۆر جوانی خۆی گەورەکەیەتی بە لە شینستان بەڵام لەر جێگایەکە کە تۆ تێکی ئەو ماسوولکە بچڕانی ماسوولکە لە جێ خۆی وەکو چاڵێکی لێ هێت کە چاڵ بوو بەژێر بەسەر پێستەکەشەوە دەرەکەوێت چاڵێک دروستە بێت بەڵام بە ئەمەلیاتی تەجمیل بەڵێ ڕێک ئەو ئەتوانێت دوایی یاری بکە ئەوەی کە ئەوە کێشەی سیاریەکاتە یاریەکات کێشێنێ بەڵام وی ماوەیەک دایە بڕێ پێکانی کەشمان زۆرە بەڵام بەعام ئەگەر ڕێنمایی و کەسانی پرۆفشنال لە ناو هۆڵەکانە باڵێن بوونیان هەبێت ئەو حاڵەتانە زۆر دەگمەنە یعنی هیچ حاڵەتێکی وا بە دەگمەن ڕوایە بەگەرم هەندێک کەسن دوای نوێژی بەیانی وەرزش ئەنجام بدەن ئەمە سوودی ئەبێت ئەگەر لە مانگی ڕەمەزانە بە زۆر هەڵەیە بەڵام بەدەر لەوە بڵێ مەکاردیۆمان هەیە کە تەمرینی هەواییە زۆربەی و کەسانەی کە چاوریان زۆرە گەر کاتەکە بۆیان بگونجێت باشترین کاتەوەی کە تۆ بەیانی زوو هەستێ لە خەو بەدەر لە مانگی ڕەمەزان بچێت بۆ هۆڵێکی وەرزشنیا خۆ بچێت بۆ پارکێک و ڕۆشنێکی ئاسایی بکات توانێت سوودی لێ بێنێ بەڵام هیچ شتێ نەخوا دوایی کە وەرچەکەی تەواو بچێتەوە توانێت شتی خۆی بخوات بەسی ڕۆشتنت کرد ماوە سارە ڕۆشنی ئاسایی یعنی سوود زۆر گەینە بۆ ماسوولکە ئەکیت ڕۆشنی ئاسایی چۆنە ینی هەر تۆ هەر ئاوا بڕۆیتەوە خۆمان ڕۆینە هەر بەڵێ شتەکەی کەی ئەوەی کە هەیەی هەرولەیەکی بچووکە هەرولەیەکی بچووکە ئەوە شێودیان حازێ هەڵاستە هەرولەیەکی بچووکە بۆی بڕۆی چکە دڵی ئینسان نابێت لە خوارد سەوە با بڵین کە تۆ وەرزشەکەی بوونیە بێ وەکو دایمی ئەبێ یاری پێ بکەی زەبزەبەی دڵە بێ بەرزی بڕا بۆ کە تۆ هەموو زەبزەبەیەک سەرکەوتنی بەخۆیەوە بینی داوەزین و باڵێن کشان و داکشانی بە خۆی بینی لەش ئینسان وا لێکا کە مانوو بوون زیاتر ئارەق بوونیەکان لەژێر پێستەوە بێت لە کوونەکانی پێستەوە بێتە دەرەوە لێرا یارمەتی تیا لەوەی کە تۆ چاوریەکانت بسووتێنیت بوونی دیتی لە شت با بڵێن گۆڕانکاری بەسەرا بێت ئەمانە زۆر تەسیریان بەڵام ئەوەی کە زۆر زۆر بۆ ڕۆشتن سوودی هەیە شۆی بەداخەوە ئێستا زۆربەی ئەو کەسانی کە تەنان لەوانێت لەم ستودیوی خۆشمانە پشتی کامێرە و پێش کامێرە شالوانی کێشەی ئەژنۆ پشتمان هەبێ بەداخەوەی گێڕنەوە تەنها بۆ ئەو پێڵاوی کە لە پێیەکەین ئەنی کە تۆ کالەیەکی باشت لە پێیا بوو سەروی 3 سانتیم بنی پاژنت بەرز بووی سفنجی دڵنیا بە لەوە قەت کێشەیەکت بۆ دروست ناکات بە سوودت پێگە 3 سانتیم سەروی 3 سانتیم ئەبێ نەرم بێ سفنجی بێ نەک پێڵاوی فلات بێ نەک ینی قۆنەرە بێت ئەمانە هەمووی تەسیراتیانە چکە لەش ئینسانە قورسایی کە هەیەی تەنها لەسەر ماسوولکەیە کە پێوترێت زۆر بچووکە پێوترێ پاژنەی پێویستە کاگەرام من نسبە لای شێفەکەم بەس پرسیارێکمە سەبارەت بە خواردن و بابەتانی کە گرنگن بۆ ماسوولکە بە تایبەت و کەسانەی وەرشەوان وەڵام بیتەوە من نسوم لای شێفەکانە بزانم چیان کردو و ئازانەبەر کۆمەڵی خواردنیان ئامادە کردو پێوەست بێت بە وەرشەوانیشەوە ئەوانی گرنگی پێبن خواردنەکان هاوڕێشن وەبزانم کاگەرام باشە دیار خواردنەکانەوەی زۆر زەرن بۆ لە شینسان بەڕاستی ئێمە وەریان بگرین لە ڕۆکیەوە گولیاتمانەیە نۆک و نیسک و فاسۆلیا و ماش و ئەمانە هەمووی پرۆتینێکی پاکەیە بە لە شینسان زایدە لەگەڵە بەرهەمە شیرەکانمانێ پەنیرە شیرە ماستە ئەمانە هەمووی بێزگە لە پرۆتین تۆ سوودێکی باشی هەیە بۆ ئێسقانش کالسیۆمێکی پاکیاتەیە دواترە چینە سەر سەوزەکان بڕۆکلی و قەرنابیت و جەرجیر و گەڵاتۆخەکان بە ئامباڵێن ئەمانە هەمووی پرۆتینی پاکیانتیایە دواترە چینە سەر بەرهەمی گۆشتەکان باڵێن وەکو گۆشتی سوور ماسی لەگە سنگی مریشکە هەر یەکێک لەمانە بە جیاجیا بە پێی ڕێژە و بوونیەتی دروستکەری خۆی سوودێکی باشی هەیە بۆ لە شوەک پرۆتین کە تۆ وەریانگری بەڵام گرنگترین شت بۆ ئینسانەوەیە کە تۆ ئەو ژەمەی کە ئەتەوێ خواردنەکەی بخۆی بە تایبەتی لە ژەمی نیوەڕوان و ئێوارانە ئەویشەوەیە کە تۆ ئەو قاپەی کە تۆ ڕایەکێشی بۆ خواردن تەنها دوو ڕەنگ نەبێت لە خواردن دوو
وەجبە خواردن و شێوەی تیانە بێ ئەگەر بێت و فرە خواردن بێت دڵنیا بەلەوەکو نفسی تۆ توانی سوودێکی باشی لێوەرگی خواردنەکە باش وەرگری بۆ لەش زایدە لەگەڵەوەی ئەو خواردنی کە تۆ وەرەگریان بۆ منە سەمقاپێکی خواردنم لە بەردەمە لێرە ئەگەر زۆربەی برنج بێ کەواتە کاربێکی زۆرم وەرگێتەوە باش نییە ئەگەر زۆربەی گۆش بێ بە هەمان شێوە شتێکی باش نیە زۆر پرۆتینم وەرگر بەس ئەگەر متەنەوع بێت دەتوانیت تۆ لە هەموو خواردنەکان بە پاچی وەرگریت زۆر جوانە دەستکارە خۆش بێ طبعاً کاک دانیال من حەزەکەم لێرەوە کاک وازانم ماوەسا ئارام و ئاشنایەتێکیان هەیە نازانم ئاشنایەتەکە ئەگەر ئەویش ئاوا کەمالش سام و هین بێ با تۆزە لێ بترسین شێفدیار نەوەڵام من وابزان 15 ساڵ پێش ئێستا بەیەکەوە ئیشمان کردووە لە جێگەیەکە پێشینەیەک و خەڵکی یەک سنووریشین هەردوومان خەڵکی منتقەی سەنگاوی لا لێمان بترسێن کاگەرامە بۆە هەریج ناتۆزە جسموینی لە تۆ وڵای زۆر کاتی خۆی زۆر پیاوەتم وەرە ئازانی کە من نایم بەس خۆی من قەنەعەتم وایە شتێکی کە هەیە لێرە ینی هەموو کەسێکە بێ لە بواری ئیشەکەی خۆیان شەیپی لەشیشی بارگراونی با بڵێن ڕنگدانەوەی خۆیە بێ شێف دیارە ئیشی شێفە ئەگەر ورگی نەبێ قەنەعەتم وایە ینی شێف نییە کاگەرام ئەوان ئەم ئێوارەیە مەقلوبەیان دروست کردووە مەقلوبە ئەوجا بەشێکی زۆر لە خواردنەکان بە تایبەت غەربیەکان سنگی مریشک بەکارێنن نازانم گوێم لە ئێوە نەبوو سنگی مریشک پێم وابێت یەکێک لەو خواردنانەی کە وەشەوان ماڵە پاکترین پرۆتینی تایە لەبەر هەمی حیوانیە وەکو گۆشت یعنی تەنانەت لە ماسی و لە گۆشتی سووریش سوود بەخش سوودی زیاتری تایە لە هەموو 100 گرامێک لە سنگی مریشکە 26 گرام پرۆتینی پاکتایەتێ کە سوودێکی زۆر باشی هەیە بۆ هەموو تەمەنەکان بۆ هەردوو ڕەگەزەکەش پێما بێ ماسیش زۆر بەکارێنێەوە ماسی کەمتر بەڵام بۆی کە بەڵێ استعدادی یاریەکانمانێ مەکچینە پێشەوە بۆ ستەیجی پاڵەوانێتەکان یعنی ڕۆژانە 4 بۆ 5 لە کۆی ئەو دەژەمەی کە من هەمەوەکو شخصی با بڵێن سنگیتیایە ئەبێ کوڵاو بێ کوڵاو بێ بەڵێ ئەو کەسانی کە زیاترە چنە پاڵەوانێت چکە ڕیشاڵیە زۆر زۆر پاچی هەیە هیچ زیانێکی نییە تەنانسە گۆشت زیانی بۆ فشاری خوێن هەیە بۆ گورچی لەش هەیە بەڵام بۆ دڵی شەیەتی بەڵام سنگی مریشکی هیچ کێشەیەکی نییە کاکەنم دەوترێت ئەوانەی کە وەرزش زۆر ئەنجامەدەنی هەر شتێ بخۆن کێشەیان نییە ئەبێت هەر شتێ بخۆن بۆی کە ئەنی قەڵەو نابنەوە لەبەر ئەو سەرفێکاتە وەرزشەکات بەڵێ بەڵام ئەگەر لە پاڵیا تۆ خواردنەکانێت تەندروست نەبێت دڵنیا بە لەوەش لەش ناشرین نەبێت خلاص ئەمان ئەمە خواردنیان بۆ دروست کردی دواترم برنجەکەی تێرە کاگنێری برنجی سوورەوە بە زعفران تێ کردووە ئەسامی یادگارەکانی دەخیاڵت بە دۆشای تەماتۆ کراوە برنجە سوورە کە ئامادە بوو کردتە لە ئەم مەقلوبەیەوە بە بایجان دەرو پشتیبانی کە دە سوکراوەتەوە بەدەم سوکرای خراوە وەسخی ناکە ڕانی تایە ڕانی سرۆکراو گوێزی تایە بامی تایە کشمیشی تایە لەگەڵ تەماتە و پەتاتە و جێزەر ئەوە دواتر بێتەوە ناو فڕنیانە نا لەسەر ئاگرەکە دایانم ئەو دوایی و قاڵب دەرێکی بەڵێ بڕۆکلیتیان شێف دیار بڕۆکلی تێت نەکردو بڕۆکلی بڕۆکلیمان کردوتە زەڵاتەکە زۆر باشە دەست لە زۆربەی سوپەکانی شەبەکاری هێنن میوەوان دەستان خۆش بێت دواتر چاوەڕێنەوە لاتان تەمان ماوەسا ئارام یەکێک لەو شتانەوە ئەزام ئێوەش زۆر گرنگی پێدەن زەڵاتە و سەوزەوات و ئاانەیە سەباسی بڕوکلی کرد بڕوکلی و ئەو بابەتانە هەر بۆ لەشی احتیادیش ینی هەر نەکەوەی کە وەرزشیش بکەیت وەزم شتێکی زۆر باشەوە ئەگەر بۆ وەرزشیش بێ زۆر باشترە ئێمە ئەبێ بیلەوە بکەینەوە کانزا وەرگین لە سەوزە هەیە کانزا کانزاکان چکە بەڕاستی پاڵپشتێکی بەهێزن بۆمانەوەی لەش وەکو کەوەی دیکە تۆ ڕۆژانە پێویستی بۆ خۆراکانێک کە وەرێگری کانزا زۆر زەورە لەگەڵەوەیە ڤیتامینیشمان هەیە لەگەڵەوە پرۆتینیشمان هەیە سەوزە بەعام بۆ پەڕی خۆشحاڵیەوە سەرجەم ئەم بەها خۆراکیانەی لە خۆی گرتووە ئەگەر تۆ مرۆڤ بۆ نمونە لە ژەمێک بۆ دوو ژەمیە هیچ نەبێت لە ژەمێکە کۆمەڵێک لەو سەوزانە ئەگەر هەبێ بە ڕێژەیەکی کەمیش بێت وەری بگرێ بۆ لەش پاڵپشتێکی زۆر باشە بە تایبەتی بڕۆکلی پرۆتینێکی پاکە کاک ئارام لەم مانگەدا بۆی کە 30 ڕۆژە پێویستە چۆن چەند کات ببەخشین بۆ وەرزشکردن واتە ئەو دەقانی کە ئەی بەخشین بۆ وەرزشکردن گۆڕانکاری بەسەرێت لەوەی لە پێش ڕەمەزان یان دوای ڕەمەزان ئەکیت وەکو سەرەتا ئاماژەم پێکرد گەر کەسانی کە بە ڕۆژۆ بنانێت چوری لەشیان بسووتێنن
سێ چارەک واتە 45 دقه زیاتر نەبێ نیو ساعتیش کەمتر نەبێ پێش بانک جا گرنگیشە بە خێرایی نەبێ پێم وابێ وەرزشان ئەبێ بە پێی و توانای خۆت کە هەتە چکە لەش ئینسان کاردانەوەی مێشک و هۆرمۆنی هەیە لە لەشیا توانایەکی هەیە مەحدودە شاراوەیە یعنی من ئەگەر کەسێک بێنم بەڵام تۆ بڕۆ وەرچەم بۆ بکە لەم کاتەیە کە تۆ بە ڕۆژوە بە تایبەتی هەڵێ بیرکردنەوەیکی هەڵەیە کاتە من نەشارەزام ئەگەر بەو شێوەیە پێی بڵم چکە بوونیەتی خۆی قەرارەیە لە هەیە توانای چەندێکەکەی هەمانە توانایەکی باشی هەیە ئەتوانێت لە سەرفیکە هەمانە توانای کەمە مەحدودە سنووردارە توانە لە توانای خۆی سەرفکە ئەمە بەنسبەت پێش بەربانگەوەگەر بێت چاوری بسووتێنێ ئەوەی لە شەوی شای بە هەمان شێوە ئەبێ وەکووتمان تیکرارات و وەزن و سێت و هەموو توانایی کەهێتی لەگەڵەوە شاکاتەکەشی بامان شێوە کەمتر کاتەوە چونکە لە ڕەمەزانە لەش ئینسان تەنها بۆمانەوە بێ وەرزشکە ماوەسا ئارام بەنسبەت ئەوانەی کە نابێ وەرزشی لە جوانی بکەن کێن بەڵێ ئەوانەی وەرشی لە جوانی نابێ بکەن تەناو کەسانن کە کێشەی فەقەراتیان زۆر قورسە فەقەرات بەڵێ کێشەی فەقەراتیان زۆر قورسیانی لەبەر وەزن وەرهەڵگرتنی وەزن بەڵێ لە جوانی هەمووی وەزنی تایە وانە هەمووی وەزنی تایە بەڵێ هەمووی وەزنی تایە چکە تۆ ئەو لۆدەی کەیکیتە سەر هەر تاکێکی ماسوولکەکانت کە بچووکترینیان بایسەپسی پێڵەن دووسەرە لە پەلی سەرەوەیە بچووکترینیانە پێویست بە وەزنە بۆی بتوانانی ماسوولکەکەت بەهێز بکەیت ئەمە شتێکی بیرمان نەچێ ڕوون بێ لای هەمووانەویشەوەیە کە تۆ کە ماڵین وەرچی لە جوانی ئەو کەسانە ناگرێتەوە کە ئیلا سەرستیج پاڵەوانێتی بکەن یاخود ئەو کەسانی کە لەگەڵ ڕێزمان لەسەر جادەکان با بڵێن دوو شوتی بکەنەوە هەوای بکەنە ژێر باڵیانەوە بڕۆن بەڕێن نەخێت هەمەش دیاریکراو نییە بۆ نەخێر 86 ساڵمان هەیە ستێجەکە لە سینە 86 ساڵە لەسەر ستێج لە ماستەرە لای خۆشمان هەمان بوو بەداخەوە ساڵی ڕابردوو لالەمان پێوت لا لە شەعبان با بڵێن تاکو دوومان پێش نەخۆشکەوتنی پێش وەفاتەکەی لە هەفتاکانە لەگەڵ ئارنۆڵدا ستێجی بینیوە ساڵی ڕابردوو بەداخە وەفاتی کرد نەوەت و قسوور ساڵ تەمەنی بوو لە شوێکی تەنان ئیشێکردانی لە وەڵێکی وەرزشیە تەمرینێ کرد بە خەڵک یعنی تەمەنێکی وای هەبوو چکە بۆ وەرزشی لە جوانی بەڕاستی تاکە وەرزشە بە دایکی وەرزشەکان دانرێت بەوەی کە کۆکەرەوەی هەموو سێکتەرەکانی کەی وەرزشە یعنی و کەسی کە وەرزشی لە جوانیەکە ئەتوانێت هیچ وەرزشی کاڵ نەبژێت لە شی خۆی بەڕێکی بێڵێتەوە ئەگەر بەرنامەکەی شارەزایە نەبێت بەڵام وەرزشمی دووگۆڵی مەلەوانی کاسکە بالا هەمویان پێویستیان بەمە وەکو وەرزشکردن بۆ مانەوە ڕێکبوونی لەشیان بیرمانەچێ هەندێک کەس هەن لە ماڵەوە هەڕەمەکی وەرزشەکەن ئەمە پێویستە ڕێک بخرێتەوە چۆن چۆنی پێویستە چۆن ئەنجامی بدەن لە ماڵەوە وەرزشکردن ئاسایی ئەکرێت بۆ پەڕی خۆشحاڵی ئێستا هەموو ماڵێک ئەگەر تەلەڤزیۆنێکی زیرەکیشی تیانە بێ تایپێکی زیرەکمان هەیە مۆبایلێکی زیرەکمان هەیە ئەمڕۆ هەر لە یوتیوبەوە توانی تۆ وەریگریت تاباتامان هەیە دکتۆرێکی یابانیە دۆزیوێتەوە خۆی مامۆسای جامعەیە وەرچێکی دیاریکراوی داناوە لە 3 دقه هەیە 6 دقه هەیە 10 دقه هەیە چارەکە هەیە 20 نیو هەیە ساعتێ ساعت و نیو هەیە لە بەرامبەر خۆت دانی کۆمەڵی تەمرینی هەواین هیچ ماوادێکت پێویست نییە هیچ ئالەتێکت ناوێت بە شێوەیەکی زۆر زۆر سادە بە جلێکی وەرزشی و کالەیەک لە پێکە لە ماڵەوە لە جێ خۆتە وەرزشەکەت کە دوای ئەو تەمرینێکی کەمانە پێڵێن تەمرینی سویدی ئەوش بە هەمان شێوە هیچ شتێکت پێویست نییە بەڵام جلوبەرێک زۆر ئەساسە بووی تۆ نەفسیەن مرتاحبی حازربی بۆ وەرزشە نەک لە بە جلوبەرێکی ڕسمی وستە من ناتوانم بەم جلەوە وەرزشکەم بەڕێزدان بە هەمان شێوە بۆ لەبەروی ئەمە هی وەرزشکردن نیە بەسەگە مەنجلێکی وەرزشی لەبەرکەین ئەتوانینەوەنە بیان و بڕن حازرن دوای تەمرینی هەواییمان هەیە 4 تەمرینە ئەتوانی هەر لە ماڵەوە بیانکەی کاردویان پێڵێن تەمرینی کورسفێتمانێ کۆمەڵە تەمرینی خێران هەر یەکێ لەم پێنجەی کە باسم کە دەتوانی تۆ لە ئینتەرنێتەوە وەریگی لە ماڵەوە تەمرینی خۆتکەی بە عەشواییکردن نابێ بەڵام ئەگەر لە ژێر ڕێنمای ئەم 5 وەرزشەیە بێت هیچ شتێکت پێویست نییە لە ماڵەکەی خۆتە لە ژوورەوە توانی تەمرینی خۆت بکەی هیچ کێشەیەکت نابێت زۆر کەس کاردانیار لەم وەرزشانەی جنابتان باسیەکەن بەتایبەتی لە جوانی یعنی زۆر بەڕێنمایی ناڕوا بەڕێوە یعنی هۆرمۆنی زۆر بەکارێنێت دەرزی زۆر بەکارێنێت سایدیفێکتی ئەم حاڵەتە چیانی سلبیاتی ئەمە چیەکە بەو جۆرە مامەڵە بکە لەگەڵ خۆیان لەگەڵ جسمی خۆیان ئێمە دوو جۆر تێکچوونمانەیە لە لەشە یەکێکیان تێکچوونی
جەسەد وەکو بەشی دەرەوە زاهیریە کە پێکانی پێڵێن وەکو چۆنە و برادە لە مەریشەی کە باسم کرد جام سڕم پیا بینە باشادانێ بەڵام سنتیان گۆڕی فەقەری پشتی قاچێکی باو لە چەند سانتیمێ کەمی کردەوە ئەمانە وەکو زاهیریە بەدەل لەو ناوەچیمان هەیە وەکو باڵتنی ئەویش بە دەرەجەیە گورچیلەکانمانەیە کە تووشی تێکچوونە بن هەمانە گورچیلێ لە دەستدا و مردووە هەمانە دڵمانێت چکە دڵێکێکە لەو ماسوولکانەی کە بە حکمیەوەی تۆ وەرزش ئەەکەیت لۆدێکی زۆر ئەخەیتە سەر جەستت مانوویەکەی دڵ ڕێژەی خوێن لە لەشی ئێمە بەردەوام بەرزە ماسوولکەی دڵ بە گەورە بوو نەڕە کە گەورە بوو احتیمالی جەڵدەی هەیە تێکچوونی هەیە مردنی هەیە سیەکانمان هەیە دوایەوە جگەرمان هەیە هەرێکێ لەم ئەندامانەی کە لە ناوەنۆک و باڵتنی ئەگەر بێت و تۆ احتیفازی پێوە نەکە یاگەداری و کەساگەداری خۆی نەبێت لە ژێر ڕێنمایان نەبێ و ئەو مەوادانی کە وەکو سترۆی دەکەن و تەواوکەرە خۆراکان تەنانەت خواردنەکانیش بەکارێنێت ئەگەر لە ژێر چاودێری دکتۆر و کەسی شارەزا و ڕاهێنەری شارەزا نەبێت دڵنیا بە لەوە بەخۆی نازانێت و تێکەچێت شخصمان هەیە لە ناسر سومباتیمانەوە میسری بوو لە مستر ئۆلۆمپیا بوو ساڵی 2013 لە خەوا مرتوەفاتی کرد کە ڕێژەی شەکری دابەزی خواردنی بەردەست نەکەوت پێش 2 ساڵ پێش ئێستا دانیشکەمان هەبوو بە هەمان شێوە فریای خواردنەکەی نەوکرد خێزانەکەی گەشت بووە لای لە ژوورەوە ترێکە لە دەمیا بوو سوودی پێ نەگا شەکری دابەزی مرد ئەمانەمان هەن ینی شەکر دابەزین زۆر لەو زۆر زۆرە لای ئێمە بەڵێ زۆرە چکە بۆ تۆ لە شت ماسوولکەکانت پێویستیان بە خۆراکە بیان نێتێ کە نایەتێ شەکر دابەزێ کە شەکر دابەزێگە چەند جارێک ئەو شەکر داوازینێ لێت با بە شێوەیەکی قورس ئەتکوژێ مردنی بەدوایەت زۆر باش ئەتیفاس زۆر زۆر گرنگە و ئەوەشی زۆر زۆر گرنگەوەی هەر تاچێکمانیانی چەند خۆمان بە شارەزا بزانین بە تایبەتی پاڵەوانەکان و ڕاهێنەرەبێتوانەکان ئەبێ بچین ڕێنمایی دکتۆر وەرگین فحوساتی خوێنمانی ئاگاداری بین چکە بەڕاستی ئەگەرەوانە نەکەین لە پڕاشتێک بۆ تێت خلای سەرەتانی هەیە زۆر کەسێ هەستی پێ ناکە لاانەیە زۆربەی هەبێت ئەگەر بێت و تۆ پێشتر حەزەری بکەیت پێی بزانیت توانی کۆنتترۆلیکەی ئەگەر دەستە خۆش بێخواگەر شتێکی دیکە مابێت ئەماژەی پێکەمە لە خزمەتین وڵا هیوادانم خی گەڕ ڕۆژێ مولاکی تەندروستی هەمولایکیش لە پێش شتێک ئارام ئەمین ڕاهێنەر و پاڵەوانی نێودوڵەتی لە ژوانیە خوا بەخێر بێت سپاسەکەین لەم بەرزار ئازان خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دواتر بەردەوام دەبین بڕگەی خواردن و تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین زەیتی کاشۆ ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە شانازی دەکەین کێکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان ئێمە لە نەخۆشخانی بەخشینین لای ئێمە دڵنیاتری کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرا کاشۆ دەوا و دەرمانە هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە دووبارە ساڵتانە بێدازان خۆشەویستان مامۆستا پێما بێ شێفەکان وردە وردە خواردنەکەیان بەرەو تەواو نەچێت لای ئەمزانین چیان ئامادە کردووە شێف نەریمان لەگەڵ شێف دیارە فەرموو مامۆستا فەرموو شێف نەریمانە وترە یەکێ لە فەن و لێ هاتووی شێف ئەوەیە کە زۆر ڕازاندنەوەی تایبەتی هەبێ بۆ خواردن بۆ میوە بۆ هەر شتێکی جا ماشەڵڵا تۆ لە بیدایەتی بەرنامە تاوەکو ئێستا ئەمە تایبەتمەندیت تایە
بەداخەوە وڵی زین چۆن ئەمە هەر کەسە و ئارەزوێشی هەیە مەسەڵ ئێستا من زۆر ئارەزوم لە ڕازانەوە هەیە بەڕاستی زۆر جوان حەزەکەم شتیا دەکرێتەوە کە برازێنێت ماشەڵڵا جوانە دوێنێ بینی کاک دانیار من وڵات ئێوارەکەی لێرە نەبوو دوێنێ ببینی زۆر عەجیب چی کردبوو دوێنێ کاک دیار چی نەبوو لە هەڵا هەموو شتێ بوو وڵات شتەکان زۆر بوون بەڕاستی سێنەوە ڕازانەوەمان کرد بە شێوازێکی تایبەت کاک دیار جاتە کاک نەریمان دیقەتە ماوە کەمتر کیوی بەکارهێنن لە کاتێکان مەزرە و خۆشیشانی بۆ زەڵاتە بۆ شتەکانی تر بڵێن ئەو ڕازانەوە هەم تامیش بۆ بەکارهێنن بۆ تەخمینی گۆشت بەکارهێنێ ناسکێ کاتەوە ناسکێ کاتەوە بەڵەوە زۆر ناسک و جوانی کاتەوە تامیشی خۆشەکە بەڵێ ئەمە پەنیرە چییە؟ ئەوە ماستە لەگەڵ تۆزێ ڕاشیایە ئێتر لەگەڵ چوالیەوە ترش ئەو ڕازانەوەی زیتونێکیش سەر هەبوو ڕازانەوە خۆشی گرنگە پێشنان خواردن دوانە خۆی مەدفەعی شەربەتەکەشتان هەیە بڕۆ مەدفەعە سەری لە من تێگاوە کاک مەدفەعە بەردەستی منی کرد هیچ شتە نابێت هێشتا ساغ کاک نەریمان تۆ چی شتەکان ئامادەیە بەڵێ ئەوە قیمەکە ئامادەیە قیمەی مامۆ دووبارەکەی تۆ چۆن چۆنی ئامادەکرێت قیمە زۆر ئاسانە بەڕاستی کە لە ماڵش دروستیکەی ڕە بە کیلۆی بێ نی کیلۆی بێ بە کیلۆی بێ هەمان شێواز لێندرێ سەرەتا ڕۆنەکە جوان جوان مقرچێنە ئیتر ئەگە زەیتی کاش زەیتی کاشەوە بێ هەر باشتر تۆکەم خواردنەکەی دیمە بەسڕای تیەکەی تەماتی تیەکەی چاوم دێت بەشە دەوێ بزانانی کە چۆن تێگەوەی دۆشاوەکە دەرنەکەیت چۆن ئەوەی تۆ ژەڵی خۆ جوانە وڵا کۆتایی کاک شێخ لە ماڵەتە فێرەوە بی خواردن شتێک فێرە بێ دەچم بۆ ڕەمەزانەکە تێ بنینە وێرە باش ئێمە من و مامۆسا چەند وەختە لەگەڵتانان یاک ئەو مامۆسا بەڕێزانەی تر مامۆسا عەباس و کاک پەیوەند و لە ئەخیرا تۆ ناتوانانی شەهادەمان بیتێن تێستانەکەی کاکیش بۆچی هەر لە ماڵ بۆی هەڵی واسی بڵین کە ئێمەش کاکێتر ئەو شتە مهمەی کە ئێوە باسیەکەن ئەستا ئێوە دەوری چێبینی لێرە ئێوە دەوری دادوەری تامە بینن ئەی چۆن تامی خواردنەکەکەن سوێرە دادوەری وەرن لە خزمەتانە منی شەڵا مانگی پێ دەمە دادوەری تامیش لا فستیوالی تام سلێمانی ئیمش هەڵی مژادمە دادوەری تام تۆ بەڵێ تۆ چۆن سەری ماکی بە دادوەری خۆم هەڵوژێدراو نەگەیەوە فستیواڵەکە کرێت لە هەواری شار هەشتی ئەم مانگی پێ دەست پێکات ئیتر منیشان وەکو دادوەری تام هەڵژاردووە ئەو کەسانی کە خواردن دروستەکەن تێستیانەکەی تێستەکرێت هینە لە چێشتخانە عالەمیەکانە یاخود لە تاهیە گەورەکان کاگدانیان تام ینی اختصاسێکی زۆر گەوری وکو تۆ ینی چەندێک گرنگە کە تامەکان بناسێتەوە چۆن هەیە ڕەنگە ناسێت بەس تامیش لەوە کەمتر نییە کە ڕەنگ زۆر گرنگتریشە بەڕاستی ئێمە لە کوردستانە کەسمان هەیە ئاوە ینی شارەزا بێ لە تامە یا بنرێت کە تامی خواردن ئێستا من هەروە لە خۆڕادا نەدراوم ئەزانم کە تامی خواردنەکە کەم زانم چی دەرمانێکی تێ کردووە قەیسی دروست کرا لە شوێنان بینیمە سوێنی خواردنی کەچکە چاک کەمتری تێکردو هەست بێکردگە خوێ تێ کردووە یەکسەر بدو خوێ تێ کردووە بەڵێ لەگەڵ کاک نەریمان لە شوێنێک لانمان خوارد پێماوەت ئەو دەرمانانە ئەو پێکاتەکانێتی ئەم خواردنی کە تێ کردوتە کابراوەتی منە دەرمانە لێ مەطعەمەکە شاردمەوە گەسم نەوتو بەڵێ من و کاک نەریمان پێکسە پێماوت فەرەوە پێکاتەکانێتی بەڵێ وایەتەوە شارەزایمانەیە مهم ئەوەی ئینسان شارەزای ئەو شێفە شارەزای لە دەرمانەکانی بێ چۆن فێری تێستە بێ ئینسان ئیتر بە مروی زەمان خۆت شتەکان کە لێنی تاقیەکەیتەوە بۆ منە سامەش لێ قیمێ ئاخر خۆ هەیە تۆزانێت چی دەرمانێکی تێکرێ بەڵێ ئێستا هەیە خۆ شێفیش نییە بەس لە تاما زۆر ئەوە کەسێکی ئەوش بەهارەیەەکە بۆنە زیاتر بۆنە زیاتر بۆن ئێستا من بۆ منە خواردنێک سەر ئاگر هەر بە بۆ نازانم کوڵاوە یا مەسەن من زۆربەی کادوام بخار بە بخار بەتای خواردنی بخار یەکسەر بە بۆنەکەی لە بە بۆنەکەی ئازانم بخوێ
بس وأزان بممارسة أخوي أفرتي مالو شر تقريبا شهر زابلوا أو بكمي عن شهر زابل يعني زور جار الأفراد كشيء يعني يا سويرة يا حتينا كده باش يوبو هنتان هي صراعتان هي لقل أفراد زور عندنا البخوارني وأنا ما زي كاك دانياتو بكمي زور بكمي دانا البخوار بس خوارني زور باشان هي خوارني جن خوي راسي بيجا مش باكو خايبنا زور باكو خايبنا خوي شيف تجني ماله بيه يدرو بيه بيي ماله بيه يدرو بيه كخواني دوز كي بيش هموش شيء باكو خاينه كي لا خرمان يكشد يعني داكش ايش او رازان نوي يعني بمشي زوز عندي مال ايكا من دفاع لخرمان زوركم يعني فقير منال مال تلفون انجا دنيا خرمان بلا غوريه من اشياء لا درو ايش تلفون اجا انجا موظف لا درو انجا اختصاصك بس امنيته دنيا اختصاصات تريه ايش تريه لا براسي فريناك امريكا بلام هايش انا براسي زور بيان وازانم كيسوي كم جار امشتا كان اوان شلون درسي كان يعني بس من اقام لي انا اول شيء نبيت يعني ما عم شو انا اقدر مكان او سوبر تو درسك لي اواي كم شلون بيكم لا خاصو بي بياز يعني شيء زوزو مهمه جار كيف كان ذيك كان ليرنا ابي سوبي بياز درسك اش تيجي والله لخدمتها عن كاك شيجان او گەورەی جەنابتانە ئێوە استیجابەی ئافرەت باشترە بۆ فێربوونەکە ئافرەت زۆر باشتر فێر بێت بەس هەر عادەتەن ئافرەت هەر پێی خۆشنی پێ لە مەطبەخ ئیشکە لەگەڵ ئەوە کە ئیشکی چونکە ئەو زانیاری ئەوە هەی بێت یا من هەم بێ ئەو نەی بێت ئاوە کاک دانیێل ئەمە چی بۆ ئەمە نەمازانی بەڵای هاوکە جامنە بیرم گوێناوە فرانسیسکۆ وتمان مری شک بە فڕن ئەو کاکشێک لەبەر ئەوە جەنابە پەنیرەکەی تێکرد من بەڵێ ئاو پەنیرەکەی نەخی مەخوا باش ئەمە ئێستا بێت دووبارە ئەمە ئەو پەنیرەی بێ سوور بێتەوە سەرەوەی سوور بێتەوە تەواویتر ئێوە چۆنە زای لە ناوە ناوی ئەوەی ناوی برژاوە پەنیر بە گەرمی خۆت زانیتر لە ناوە پیشێت بەس پەنیری تیا بۆی ناوە بەڵە پەنیروانێ شتێکی بە سوور کردەوە سوور کردەوە بۆی شتی ترسی بوو وەکو بیبەری ئەلوان کاک دانیێل باسی سوبەکەیان نەکرد ئێستا عەفو سوپەکەش بیاڵم بە کاکە بۆ باس کاک دیار سوپەکە والله من لە پیازەکە خۆشترە هەر یەکی من گوێ ئەم سۆپا چی بوو تێو کردبوو ئەمە بیبەری ئەلوانە باشە بە پیازە قاچکە بەڵێ ئەریگانۆیە ئەوە یا شێخجان لەبەر جەنابە ئەوریگانۆمان تێگر بەخوا کاک دیاروانە بوو با کرێم تەڵقەکەی شتیایە کرێمەشی تێ کردووە تر دەبێ ئاگری بۆ کەسکی بێ سەرحەتی خۆی بەشێنی بکڵێ خانمانەکەین ئەگەر کرێم تەبخیان نەبوو لە ماڵەوە ئەتوانن خامۆشیەکەەکانش هەیە خامۆشی بەڵێ هەم وەکو کرێم تەبخی لێت بەڵێ خۆی خامەکەش خۆشتر بەڕای خۆش باشە خۆتان خواردنێکی تایبەت هەیە کە زۆر زۆر ینی پێتان خۆش بێ و زۆر حەستان لێ بێ من بۆ خۆم ئێستا زۆر حەزم لە برنجی کوردی بەڵام بە تەپسی ئەو تەپسی کە خۆم حەزم لێت ئەبێر خۆش تێکی نایە ئیستا تۆ لە ماڵەوە ینی یارمەتی خێزان تێیە بە خواردنی ئەو ڕازیە بیت وەڵای جاران نا بەس ئیسا ڕازیم ئەبێ ڕازی بێ سەچمەتە تەمەنە با دەرم نەکەن لە ماڵەوە بەڕاستی ئەبێ ڕازی بی کاک ڕاخواردنیان خۆشە بەڵام وەکو خۆم نابن یعنی خواردنی کە خۆم بە تۆ ڕێنمایی بە خێزانەکە خواردنی بەڵە زۆر کاتیش بەس دایکم نا دایکم تووڕاوی خۆی بێ باشترەوە کاک دانیێل من وازانم نزیکی دوعاکان بۆ تۆ من بەجێتان بێڵم یاخوا خۆی گەورە لەشتان ساخکە لای خوا بن انشاءالله و هەمیشە دەستان ئاوا ڕەنگین و بەرهەمی جوان و لە خواردنی باش و خزمەتکردنی خەڵک و مانە هەمووی بەڕاستی زۆر گەورەیە من ڕۆژی وازم کاک دیار تۆ شتێک باس کرد کە خواردن بەعزەجار بۆ هەن خەڵکی فەقیر خەڵکی کەم ئەندام خەڵکی کەم دەرامەت من دوێنێ پیاوێکم بینی کە لە کوردستانی ڕۆژهەڵات لە کوردستانی ئێران باسی هینی کرد ینی ڕێکخراوێکی کردکە ڕێکخراوێکی خێرخوازیە کە بەس کەم ئەندامی تایە باوەڕ هەبێ ینی کە وتی من لە بەیانیەوە ڕۆشتم تا ئێوارە لەگەڵیان نابووم وتی بەس بەشم گریان بووم ینی مەسئولی ئەو ڕێکخراوە خۆی نابینایە چۆن بەڕاستی خزمەتێکی لاوازە بەو شوێنەکەن لە کاتێکا کە زۆر فەقیرن این تەسەوڕکە ئەو هەیە بووە کە خواردنەکەی ئێوارەی هەڵگرتووە بەشێکی خواردووە کە ئیفتاریان بۆ کراوە بەشی خواردوتی بەشەکەی تیاڵە مۆسبی ئێوارەمەی خۆ ینی بەڕاستیمە لە نیاز و نیعمەتێکی زۆرە ئەمە هەموو نیعمەتانەی سەماڵەکان هەر هەمووی پڕە لە خواردنی جۆرا و جۆر خانمان ینی خوشکانی بەڕێز ئێستا جوارەها خواردن بۆ بەربانگ دانێن ینی خەڵکێکی بەڕاستی نیەتی نیوەی ڕوبعی ئەوەش بخوارد خەڵکێکی بەڕاستی زۆر جا من هەڵێم ئەترسم ینی نەوعێک لە گوناهباریشمان توش بێت کە ئەم هەموو خواردنە جوانە پیشانی خەڵکین بەڵام سوڵ لە کوردستانی خۆمانە لە عێراقا
ینی خەڵک زۆر تێر و پڕە ینی بەگشتی خەڵک هەیەی بەڵام ڕەنگە لە کوردستان ئێرانە لە شوێنترا ڕاستی ئەم نیعمەتانە دەست نەکرد بە سوپاسی خۆکین کە ئەم نیعمەتانەمان لێ نەشارێتەوە و بەشی ئەوانش باکەنیانە بەڕاستی ئامین یا رب العالمین. ڕۆژین جان فەرموو من بەیانمەتەن بە لێرە کۆتایی بە بەرنامەکە هێنم ئینشاءالله. ئەوەش ئێمە نابێن و بەتەمانی ملیحینەکە بێن ملیشکەکە بێن ئینشاءالله ملیشکەکە بێن با تۆزێ پیشانی بینەوە ملیشکەکە بێنم هەروەڵا دواتر کۆتایی بە بەرنامەکەمان بینی یەک تۆز بە کورتی ئاماژەی پێکەینەوە بۆی بینەران بتوانن دروستی بکەنەوە. ئەمێ پاکەینەوە تاوان من حەزم زۆر لە پابوتنی زێکار دێنێت هەڵبەت شێوێکی لە سیفەتەکانی بێت زۆر زۆر پاکەکان گرنگەکان چەندێک لە فڕنەکە ماڵەکە تقریبا 20 دقەیەکە 20 دقەیەک بێت لە فڕنەکە بێتەوە دوای ئەمە ئێستا پێشکەشێکی ئێستا ئەمە بەس بۆ پیشان بڵین بۆ بینەران ببینن بەڵای توانی پێشکەشەکەی لە ناو قاپێکە قاپێکی جوان ڕازانەوەیکی بۆ بێت لە ناو قاپە دوای ڕازانەوە شێر بۆگەین ئەگەر فریا بکەین بۆ بینەرانی خۆشەویست بەو شێوەیە دەرچوو ماشەڵڵا. بەدەم ئیشکردنەکەەوە شێف نەریمانە گەراماژەیەکی پێ بکەیت بەسەر چاو لە بیدایەت ئاماژەت پێ کرد بەڵام بینەر ئێستا لەوانێ بیبینێ ئەمە سەرەتا بڵین مریشکەکەی بۆ شەرحەکەی سنگی مریشکەکە شەرحەکەی کە شەرحەکە جوان بەتەنکی تەوان بەڵێ بەتەنکی شەرحەکەی دوای خۆشیەکەیت لە ناو داوە دەرمانەکە چێ بۆ نمونە کاریمان هەیە ڕۆزماریمان هەیە پاپریکامان هەیە لەگەڵ خوێ ئەمە خۆشیەکەی کە خۆشەکە دوای قاپێکی بچووکەینی قوڵ دانیت قیاسێک بزانە ئەو قیاسە سنگەکە بڕێ ئەو قیاسەیە کە دوای بێن بۆ منە پێداویستەکانی بۆ سوورەکەیتەوە پێداویستەکان برێ لە بەجێ تەماتەیە پیازە هەروە بێتەوە بیبەری ئەلوانە ئەگەر توانین بۆن لە ناوکەی قیمەشی تێگەی مەسەلەن کەسی قیمەتە من خۆم هەر میریشکم بەکارهێناوەتەوە وەنەوە خۆی تر دوای لەگەڵ پەنیری بووکاتیەکە یان هەر پەنیرێکی تر بێت لەگەڵ میریشکە داوا دەرمانەکە هێناگە سوورکردەوە پێداویستەکەینەوە ئەکێتە ناو قاپەکەەوە کەکرد ناو قاپەکە و پێداویستەکانی تێکێت و ئیتر ئەمە هی بۆ شێوەی داێنێت بۆ شێوەی داێنە ئێوە لە زۆری لە خواردنەکاندا بابەتی شیرەمەنیوانە زۆر بەکارن تامی خواردن خۆشەکان شیرەمەنی بەڵێ بەتەشید سەخاستان بۆ نمونە خامە شیر ئەمانە ئەنیشتێکی تایبەت دروستەکات شەمەنیوانش بردەوە ئێمەش بەڕان ناوەکانم لێت تێکە چێکە فەرق ناکە هەرێکین ئێمە من کاک دیار دوو نەفەری ینی زۆر گونجانیان بەیەکەوە بەڕاستی ینی کاک دیار کەسەکە لە کەسە ئازیزەکان لای من زۆر جار نامێ بڕۆمە لای کاکشێخەمێ مەقلوبەکە تێکە بزانە مەقلوب آخر چۆن دەرەچێت وڵاویش ماوە ساویش ئەبێن سۆسێکی بۆ بگرینەوە بۆ ئەمە کاکە من کار بۆ ئەم باڵێ سۆسی بۆ گرمەوە سۆسێکی بۆ بگرمەوە سووسە ئەیگریتەوە بێ لە چی پێک بێت وەڵی من زۆربەی گیراوەکانی خۆم حازرم کردوێت تا مەسەرەن ئەوانی خۆم پێشتر حازرم کردو حازرم کردێتتر دوای مەسەرەن بەکارێنەوە بۆ مناسا هەندێک شتەیە بۆ منەسا ئەمە پێویستەکە بە سۆسێکی تونین تون ناوێت زۆر تون نەبێت مام ناوەند بێت بە سۆسی مان ناوەند دەکەن کاک دیار خۆمیش بەرە کۆتایەتم پێگەشتووە ئەمە یەک تۆزێ گەرمیکەیتەوە گەرم کراوەتەوە بەڵام ئەمە یەک تۆزێ و قاڵبەی خۆی بگرێ شوێ شێف دیار ئەوە چەندی پێچوو ئەو کات چەندی پێویستەکە بگاتە ئەو کە پێ بگات هەمووی 20 دقیقە کەم درێوێ 20 دقیقە ئەمە سێ دەستگرێت ئەگەر ئاماژەیەکی کورتی پێ بکەیت بەسەر چاو ئەوە بێ بایجانەکەی بە سوورکەیتەوە بە درێژی تۆزی ئەسوورە بێبی بڕی بۆی تەنگ نەبێ و تەقی بکەیتە خوارێ پەتاتە باڵقەی بۆی سوورەکەیتەوە پیاز بە هەماشەوە بەس تەماتەکەی بە سوور ناکەیتەوە برنجی سوور بەجیا بۆی لێنەی برنجە سوورەکە تا بتوانانی یانی زۆر شەل نەبێ بۆی کە لەناو ئەم قاڵەیە تێک چیە سای خۆمان شانسمان لاچێت لە لای من شتێک چێ بەڵام بار حاڵ ئەوە بۆ شوازە دروستەکرێ بەڵام بایجانەکە دوای لە نامێ ڕایەخی بە قەراغیە بەس ناوڕاستەکەی بۆشە بێکە بۆ ئەو پەتاتانی وەدانی لەگەڵ تەماتەیە تۆزێ
گوێزوبایە مەشتواشم بەسەر کردوەوە بە کشمیشەوە کردمە بەسەری ئەنجە لەنایە ڕانەکە ڕاخی ئەو جا برنجی سوور دواتر عینشە ڕان و تەماتە و پەتاتە و برنجی سوور گوێزوبایەمەکە ئەنجە برنجی سوورەکە تو ئەوە قات بەقات یەکی تا ئاوا دامناوە من چاوەڕێم یەک تۆزێ خۆی بگرێ بە هێواشی خەمە سەرەمە دەرێنم ئینشاڵڵا بەشکەم دەدی مامۆستا هینوتی مەنالیوتی خۆیان ڕۆژمانەکەی زۆر دەرجێ صوصك وطاوة كذا تقريبا أخوي جات لا صاري بيباش بلام هذا كسري يعني يستك والله شفت يعني كاتما لو عندنا ما وقت تمام هنا جان زور باش شي كاك شي واقع كمان زين شي كاك جان زي هو أمس مشكلة أما أشكال بي أويل بكت لا مجوارم هم يغلب كا يلا كاك أمس شو مشكلة دي بيشوا تر خود دست بچه رو بیان پیش امای نه کار دیگر بیان پیش دی برا چون اما اشکال داره اگر رو باید ترنی سینه من شیخ دستی شده با شیخ یک دستی با تا برو کاکا بس زمان برو طب زين شو ندرس شو بسم الله خويا جابنايتو جاروتن بس زمان برو زۆر بێ بتان دەچ بێبینەرەکانمان ناخۆش تاوان ئەوەشمان بەڵام ئەخی بۆڵە کێشێ نەزانم تۆ لەگەڵ ئینە زیاتر لەگەڵ غەربیە غەربیای دەستان خۆش بێ بووی لەگەڵ غەربیای کۆتایی بەرنامەکەمان بینی چین لای دەرەنەکە شێخ قەڵە بەشش دەری یخوا دەستان خۆش بێ ئەم ئێوارەیەش ماندوو بوون منە خزمەتانە ئازان و خۆشەویستانمان بەم شێوازە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم ئێوارەیەشمان لەگەڵ ئەم ئازیز و خۆشەویستانە تا بەرنامەیەکی دیکەی سی گەوهەر بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ دەستان خۆش بێ دەستیەوەش خۆش بێ رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي يا رب العالمين يا أرحم الراحمين يا أكرم الأكرمين يا غياث المستغيثين أغثنا يا ربي خواي جاي لدرقاي سرتاي الشوكاني قدر راوستاوين لبربانغو لروجي فتحي دلكان وفتحي مكو لبستي رمضان لإيواري بستو يكي الشوكاني قدر بملكتي بداماوي تكاو رجامان هناوة بردم درقاي مرحمة سؤز مهرباني تعفو مانكا لمن خوش بو هداية من با توفيق من بو يارمتي من با يا ربي خواي جان ظالمان كي بسر نفسه هوا وآرز وكانو دنيا بيستي وحزو خواردنو جيان من يا رب العالمين ظالمان كي بسر همو أمانيا تاوكو أمش ومباركاني بقدر و بپیرۆزی ڕابگرین تاوەکو شەوی قەدرمان بەنەسیب بکەی یا ربی خوای گیان سوپاس بۆ ناز و نیعمەتی ئەوەت کە ئێمەت گەیاندە مانگی پیرۆزی ڕەمەزان بە گەورەیی فەزڵی خۆت و ڕەحمەت و میهرەبانی خۆت داوا لێکەی خوای گیان بمان گێنە بە نووری شەوەکانی قەدر بە سەعاتەکانی قەدر یا ربی خوای گیان بمان گێنە بەو شەوەی قەدر کە ئەو هەموو ساڵە عیبادەتەمان بۆ نووسی بە مەرحەمەت و سۆز و میهرەبانی خۆت لە دەستمان دەرنەچێ یا رب يا رب يا رب العالمين بقسمت مانيك يا رب بقسمت بشي ايما بيلقل همو عزيز وخوشويستو همو بينران ومسلمانان بقشت يا رب
یا ربی خوایە شەوی قەدرمان بەنصیب بکە شەوی قەدرمان بەنصیب بکە شەوی قەدرمان بەنصیب بکە دوعا و پارانەوەکانی ئەم شەوانە و ئەم کاتانەی بەربانگمان لێ قبول بکە بمان کە بەو عەبدانەی کە خۆشویستون بەو عەبدانەی کە مناجاتی فێر کردوون بەو بەندانەی کە عیبادەتی باشی پێ کردوون بمان خەرە سەر ئەو عیبادەت و ئەو ڕەویەی کە ساڵحەکان و دۆستەکانی خۆتی لەسەر بۆ یا رب یا رب يا رب يا رب العالمين هدايت من با يا ربي خوايا خمان ومال ومنال ودايك وباوك وخشك وبراكان سرجم عزيز وخشويستكان من سرجم بينران ومسلمانان سرجم هم وخزاناني يستبينريم برنامانا يا رب العالمين دعا كان من جرابك محفوظ دنيا وقيامة من بك حسني دنيا وآخرة بريجة بسرمانا رزق الروزي وبركتي خد زياد بك لسرمان كيشو مشكلة كان من مهيلا شفاي نخوش كان من بنيرا يا ربي خوايا أواني هر داوا ومطلبي كان هي خود أيان ناسي تو أزاني چي داوا أكن لخزيني مرحمة مهرباني تو هيج كم ناكا أقر يستابيان بخشي يا ربي خوايا دعاو بارانا وكاني همو مسلمانان كي يستأبارينا وبتايبتي أم برنامي إما يا رب العالمين دعا كان ينجيرابك وريان بقرو قبول يان بك هداية من با سربرزي محشر من بك يا رب رسوري بردم خود من بك يا رب يا ربي خواي جان ببي مرحمة مهرباني تو يا رب العالمين ببي قنجينيكي پر لبركة يا رب العالمين ببي توشويكي پر لبركة يا ربي نقرين وبولايتو وقت يقرين وبولايتو يا رب الرسور بين وقت هاتنا وبارقاكيتو يا رب العالمين روي محشر من هبت ترسي بردي صراط من بروين رو يا رب العالمين يا ربي خوايا سر برزي ساحي محشر من بكا يا ربي خوايا لسر مرقى إله العالمين إيماني كامل من بي ببخشا إيماني دامزراو من بي ببخشا استقامته راست الري استامان بيشان بدا نترازين يا ربي نترازين لم إيمان إسلامتي بيت خلات كردوين هزاران هزار جار سپاس استايش بوتو يا ربي لسر ناز نعمتي إيمان كب مسلمانتي إمت خلقان دوا كيستاب الرجوين كيستل الشوي ليلة القدر الراوستابينو أمانوي أمشى وبيروز زيندو كينوا دعا كان من كراك ورمان بقرو قبول منك هداية من بيا هادي يا هادي يا هادي ليتبارينوا استأمان بيني يا رب يا ربي آقدارينا وكروشي دليش ماني نقزمان مانوتكان من يا ربي خوايا قبول من بكور من بقرا عفو من كولي من خوشبا هدايتي زياتر من بدا لمردوكان من خوشبا لدايكو باوك من خوشبا درجاتيان عالي بكوانيان كوفاتيان كردو يا رب العالمين سلامي اما بقات الروحيانتي باشيان إله العالمين شاككاني اما بقات الروحيانتي باشيان يا رب العالمين يا أكرم الأكرمين لمن خوشبو هداية من بو عفو من كا دام ازراو مالكا أمشى وبيروزاني قدر ما لدز درنك يا رب العالمين خلات يمشى وانا من بنصيب بك مداليا أمشى وانا من بنصيب بك يا رب إخوائي جان شوي قدر من بنصيب بك هموش وكان من بوبك بقدر لخزينيتو يا هيج كمناك إله العالمين سر برز مانكو إيمان من سلامتك عفو مانكو ليمان خوش با شفاي نخوش كان بدا شفاي نخوش كان بدا يا رب شفاي نخوش كان بدا أواني هر كيشو مشكلة كان هي يا رب العالمين عذابنا رحت كاني دلو درون يان هل بقرا يا رب أو خزاناني مشكلان هي خواي جان مشكلة كان يان مهيلا کێشەکانیان مەهێڵە ئەوانەی قەرزارن خوای ژیان قەرزەکانیان بۆ بدرێتەوە ئەوانەی هەر دەرگایەک لێدا خستون دەرگاکانیان بۆ بکەرەوە ئەو کچ و کوڕانەی کە ژیانی هاوسەرەتیان دروست نەکردو بە کەسی باشیان بگەێنە یا ڕەبی ئەو ماڵانەی کێشە و مشکلەی خێزانیان هەیە بۆیان چارەسەر بکە یا رب العالمین یا إله العالمین ئەو مناڵانەی لە هەر ماڵەکان ناساڵحن بێدینن دینیان لاوە زەخوایە بەهێزیان بکە لەم ئێوارەیە لێتەپاڕینەوە دڵ و دایک و باوکانە خۆش بکە هیدایەتیان بە یا هادی یا هادی یا هادی ئەو قوتابیانەی کە ئیمتیحانیان هەیە و
يا رب العالمين أكوننا وتاقي كرنا وكان وخوايا سركوتيانك خوايا جان أواني لدوان ظن يا أرحم الراحمين شوينك الشياوي أوان بيت يا عاقبة خير بن خير دنيا وقيامتي أنت يا دسكوي لو شويني أور بجيرين يا رب العالمين سركوتيانك إيمان من سلامتك همون براو آزيز وخوشويستاني كلم دزگای شائشكن لم كنال ياسماني بياما إيشكن سربرزي دنيا وقيامتيانك رزق روزيان فراوانك يا ربي خوايجان لمحشرا بچاكترين شيء وباداشتيان بيت ويا رب العالمين اللهم آمين 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين ويا أكرم الأكرمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.